بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتان داین لەم کاتژمێرە و لە کاتژمێری داهاتووش بۆ قسەکردن لەسەر چەند پرسێکی گرنگ تایبەت بە جەنگی ئێران قسە لەسەر ئەوە دەکەین ئەو مۆڵتانەی کە ترامپ دەیدایە جێبەجێ دەکات و پرسی ئاگربەست کە ئێستا باز لەوە دەکرێت هەوڵێک هەیە بۆ ئاگربەست ئایا ئەمریکا چ جۆرە ئاگربەستێکی دەوێت ئێران چ جۆرە ئاگربەستێکی دەوێت ئایا ڕێکەوتن دەکرێت هەروە قسە لەسەر ئەو ئۆپراسیۆنەش دەکەین کە ئەنجام دەرابوو لە ئێران ئایا بۆ پرسی یۆرانیۆمی پتێنراو بووە یاخود بۆ پرسی فڕۆکەوانەکە بووە قسە لەسەر ئەو قسانی دۆناڵد ترامپیش دەکەین سەبارەت بە کورد کە دەڵێت چەکەم بۆ ناردوون و لای خۆیان گلیان داوەتەوە و لیان تووڕەم و باز دن ئەمە بۆ چییە ئەوە کارەکەی چییە ئەم پرسیان لەگەڵێک لە بەڕێزان مامۆستا هۆشیار عومەر عەلی و کاک هەتوان عومەر و دکتۆر فاروق محەممەد سەرێسە دەکەین زۆر بەخێر و سوپاسیان بەدەمتان دەکەین سوپاس دەکەین کاک دکتۆر با لە جەناب تۆ دەست پێ بکەین سەبارەت بە ڕێکەوتن و ئاگربەست هیچ شتێکی نوێ هەیە ئاگربەستێک بکرێ یاخود نێوەندگیریەکی تازە هەبێ ئێستا باسی بۆ دەکرێت کە ئێران دەیەوێت ئاگربەستێکی هەمیشەیی بکرێ هیچ هەوڵێکەیە لەو بوارە؟ بەڵێ بەنای خوای گەورەی میروان سڵاو جەناب سڵاو بینێران دووبارە لەگەڵ ئەم ڕێزانە جارێکی خۆشحاڵین لەم شۆڤێدا دیارە خۆی بەپێ و وادەیە کە دۆناڵد ترامپ ڕایگەیاندە بوو کە دە ڕۆژی تەمدید کردەوە 6 مانگ کە ئەمڕۆ ئەو وادەیە هەنی کاتێکی تەواو بوو بەڵام بە شێوەیەکی ڕانەگەیەنراوە یاخۆی بە شێوەیەکی ئەوەی کە بڵێ ماوەکەی درێژ کردەوە ئۆتۆماتیکی دوای خستووە با بڵێن تا ڕۆژی سێشەممە کاتژمێر هەشت کە بە کاتی ئێمە ئەکاتە کاتژمێر سێی بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە واتە هێشتا دەرفەتێک ماوە بۆی کە ئەو هەردوو لاگەر بیانە دانوستانێکی نەخۆت ئەکرێمە هۆکارەکەی بۆ ئەوە بێ کە ئەم هەوڵە لە ئارادا بووە یاخود ئەم نیۆنگیریە لە ئارادا هەبووە کە وڵاتان پێی هەستان بە تایبەتی کە باسی لێ دەکرێت دوو با بڵێن تەڕە هەیە دوو بەرەی نێوەندگیر هەیە ئەوەی کە باز لە ئەوە ئەکرێت پاکستانەکان وا خود باوکاری لەگەڵ تورکیا و لەگەڵ میسر ئەمانە کە شتێکیان خسوەتە ڕوو بۆ هەردوولا کە شەڕەکە بۆ مای 45 ڕۆژ ڕابژیرە و قۆناغی یەکەم وە گەروی هورمز بکرێتەوە و لەو فترێتە بکەونە دانوستان لە کۆتاییدا بگەونە ڕێکەوتنێکی گشتگیر دانی با بڵێن هەوڵێک کێشێک کە عمان و قەتەرەکان ئەمانە باز لە ڕێکەوتنی ئاگربەستێکی حەوڕۆژی دەکەن و لە حەوڕۆژدا هەوڵدەن کە بکەن بە ڕێکەوتن بەڵام ئەوەی کە هەیە لەلایەن ئێرانەکانیشەوە ئەوان هەر جۆرە با بڵێن ئاگربەستێکی کاتی ڕەت دەکەنەوە ئەوان پیان وایە کە دەوێت بکەن بە ڕێکەوتنێکی گشتگیر نەک ئاگربەست و هەروەها ئەمانش با بڵێن داواکاری خۆیان هەیە کە بگەنە ڕێکەوتنێکی گشتگیر و ڕێکەوتێکی هەمەلایەنە بێ هەموو بەرەکانی جنگ بگرێتەوە نەک تەنها بۆ سەر ئێران بێت و لەم لاشۆ مەرجی خۆی هەیە بۆی کە بگەنە ڕێکەوتنێک لەسەر با بڵێن ڕسوماتی ئەمنی لەسەر گەروی هورمز کەواتە هەردوو لە ڕێی خۆیان هەیە بۆچوونی خۆیان هەیە بەڵام ئەکرد لەسەرەوەی کە ئایا بۆ نمونە لە خلالی ئەم ماوەی کە ماوە ئەتوانم بگەم بە ڕێکەوتن بە تایبەتی ئەوەی کە هەیە دەرەکەوێت کە ئەمریکاش با بڵێن مەرجەکانی خۆی کەمێشل کردوێتەوە و ئێرانیش ئامادەی هەیە بۆی کە لەسەر بابەتی پرۆگرامە ئەتۆمەکەی بگا بە ڕێکەوتن بەڵام لەولاوە گەروی هورمزیش کە ئەوێک و دەستکەوتێ بۆ خۆی بەکاری بێنێ و لێرە بەدواوە لە لایشکەشەوە ئێرانەکان داوای قەرەبوو دەکەن و قەرەبووی ئەو زیانی کە بەریان کەوتووە و ئاماژەیەک ژیە بۆی کە ئەگەر ڕێکەوە لەسەرەوەی کە با بڵێن باجی ڕسوماتی ئەمنی لە گەروی هورمزدا دابنێن ئەو کاتەیان بێتە لە بەرامبەر قەرەبووکردنەوەکان بێتە وەکو جۆرێک لە قەرەبووکردنەوە بۆ ئێران بەڵام لە لایەکی دیکەشەوە توانین بڵێن کە ئەگەر ئەمە سەر نەگرێ ئەو کاتە ئەو بەڵێنە یاخود ئەڵین ئەو هەڕەشەیە کە دۆناڵد ترامپ کردوێتی کە جەهەنەم داخا بۆ ئێران و ژێرخانی کارەبا و ئیتر پردەکانی ئەتەقێنێتەوە ئەو کاتە ئەم هەڕەشێش لێرە دەمێنێت و کاتێمە لە بەردەم دوو ئەگەرای یاوەتە هەوڵێکەیە کە بۆ دانوستان ئەگەونە جۆرە لێکتێگەشتێکی سەرەتایی و لە ماوەیەکی ئایندا ئەگەن بەڕێکەوتن یاخود ئەگەر ئەمە نەبێ ئەو کاتە ئەو شەڕە یاخود ئەو با بڵێن هەڕەشە توندەی کە ترامپ کردوێتی جێبەجێەکە سێمیش نابێت چاوەڕێکەکەی قسەکانی ترامپ بۆیە کە جێبەجێ نەکە و ماوە کە درێژ کاتەوە
ئەگەر لە حاڵەتی جێبەجێکردنا یەک حاڵەتی یەک ئەگەر هەیە ئەگەر ئەوەیە بگەنە لێک دەگەشتنی سەرەتایی وەکو مهلێک ئەو 45 ڕۆژێک کە دانراوە یاخود ئەو 7 ڕۆژێک کە قسەی لێکرێ بۆی کە یعنی ئەگەر بگەنە ئەوەی کە هەوڵێک هەیە یاخود جۆرە نەرمی هەیە لەناو هەردوو لاوە ئاماژەیەک کە بگەن بەڕێکەوتن ئەو کاتە هەڕەشەکەی ترامپ جێبەجێ ناکرێ و ئەو مولەی کە هەیە ئەخوازێت بۆی کە لەو کاتەیە هەڵبدەن بە بگەن بە ڕێکەوتنێک. سپاس دەکەم دێمەوە خزمەت مامۆستا جەنابش بەخێر مامۆستا هوشیار هەتمەزانیش بەخێر دوای دیمە خزمەت بەڕێز سەبارەت بەو ئەوەی کە باسی ڕێکەوتن دەکرێت هیچ شتێکە یاخود هەر بڵێن سێکە لە ڕاگەیانەکان دەکرێت و ئەردورن بۆ ڕێکەوتن لە یەکەوە ئایکێ ڕێکەوتنی دەوێت ئێران چ زۆر ڕێکەوتنێک ترامپ چ زۆر ڕێکەوتنێکی دەوێت ئەمە ئێستا لە خاڵی وەرچەخانی ئەم جەنگەی بوومانەیە کە ئێران لەمە زیاتر پێداگری بکە ئەوەی کە ئێستا خاڵی بەهێز ئەبێ بە خاڵی لاواز بووی بچمانەیەک بوومانایی ترۆمپ ئێستا وازی هێناوە لە ئەوەی کە بڵێ من ڕژێمە گۆڕ ئێستا تەرکیزی سەرەکی لەسەر مەوزوعی ئەتۆمە و هورموز کە بەهۆی ئەم شەڕەوە کێشەی تێکەوتووە و ئێران بۆیە ئەم شەڕە فراوانی بەرپا کرد چکە بە شەڕی بوون و نەبوون سەیرێ کرد مان و نەمان سەیرێ کرد ئەیوت من ئەگەر ئەم شەڕ نەکەم بە شەڕە شێرێمی لەناوەچم ئێستا ئەم مەترسیە نەماوە لەسەر ئێران وەکو سیستەم چونکە ترامپ خۆی وازی لەوە هێناوە هاوپەیمانەکانی لە ئەوروپا لەوانە بۆ نە فەڕەنسا ئاڵێکە کامە ئیشی ئەمە نییە ماکرۆن مۆدل لە ژێرەوە ڕێککەوتون لەگەڵ ئێران بۆ مۆزوعی هورموز بۆ وزە حتا ئیتالیاش چکە ئەڵێ نەگەر خەڵکی ئێرانیانێت حکوومەتەکە خراپە بیگۆڕن بەخوایان بیگۆڕن ئیشی ئێمە نییە تاقیمان کردوتەوە لە عێراق و لیبیا هەمووی فەشەلی هێناوە بەمانایەکی تر ئێران پیشانیە ئەو شەڕە هەرێمی کە چەندین ساڵە ئەڵێ من بەرپایەکەم کردی لە کردەوەیە دوو ئەو هێزەی کە هەیبوو بەکاری هێنا لە ڕێگەی دوورگووی هورموز ئەم شەڕی کرد بە شەڕێکی ئابووری جیهانی بۆی ئەگەر بیانەوێت لەمە زیاتر بەردەوام بن ئەبێ بە خاڵی لاوازیان ئێستا بە بڕوای من ئەگەر سیستەمەکەی ئێران ڕێگە بە باشترین کاتە بۆی ڕێ بکەون چونکە ناکرێت ریسکی یاخود سەرکێشی ئەوە بکرێت ترامپ ئەم شتە جێبەجێ ناکات یعنی ترامپ دەوروبەرەکەی خۆیان ینی کۆنگرێسمانەکانیان ئەوانەیە پێشتر لەگەڵی بوون ئەڵێن کەم کارایەت تەواو نییە بەتایبەتی کە دوێنێ ئەو قسە نابەجیانەی کردو لە کۆتایەکە شاڵ ئێستایش بۆ ئەڵڵا ینی ڕۆژی مەسیحی شارشێت بوون هەندێکشان ئەوەی کە مەسیحەت محافزکارەکانە چونکە یەکێک لەو کەسانی من زۆر پێی ینی کاریگەرم ئۆتۆ ڤۆن بسمارکە ئۆتۆ ڤۆن بسمارک ڕاوێژکاری حکوومەتی باڤاریا لە ئەڵمانیا لە سەدەی 19 کۆمەڵێک دەوڵەت بوو ینی هێشتایەکیان نەگرت بووە هەندێکی لەگەڵ نەمسایە بوو هەندێکی لەگە وڵاتانی ترا بوو ئۆتۆ ڤۆن بسمارک حیزبی نەبوو وەکو ئەوانەی کە ژیان نامەیان نووسیەوە باسیەکەن عایلی خێزانی پاشاش دژی بوو هات شەڕێکی کرد لەگەڵ نەمسا بە هاوبەشی لەگەڵ دژی دانیمارکی شکست پێهێنا دوای بەڕێکەوتن ئەو ناوچانەی کڕیەوە لە نەمسا شەڕی لەگەڵ نەمسا کرد بۆی ئەڵمانیا یەک قاتەوە فەڕەنسای بەکارهێنا دژیان دوای لەگەڵ نەمسا ڕێکەوت زۆر بە زیرەکانە فەڕەنساشی شکست پێهێنا و کاتە ناپلۆنی دووەم ئیمپراتۆری ئەوە بوو شکستێکی زۆر گەورەیان خوارد پاش هاویستی بچن بۆ پاریس وتی ئەبێ بچین ئیهانەیان بکەین توو ڕەبووتی من دەست لە کارێک کێشمەوە ئێمە ئامانجمانە ئەڵمانیا بخینەوە ئەبێت تەرازوی هێز دروستکەین هاوسەنگی هێز ئەگەر زۆر بەقوت بین بریتانیا رووسیا ئەمانە لە ئەوروپا بە مەترسی سێریەکەن هەموو پەلامارمانەدەن کە ئەو لابرا ویلهەم کە هاتە شوێنی باوکی بوو بە ئیمپراتۆری ئەڵمانەکان ئەمەی فەرامۆش کرد ئەوە بۆ رووسیا و بریتانیا و فەڕەنسا ڕێکەوتن هەر سێشیان لە جەنگی جیهانی یەکەما شەڕیان کردژی باشە ئەم ینی بسمارک کە نمونەیەکە لە ئەوەی کە پێڵێن دەوڵەتداری ستیت کرافت بە چ مانایەک بۆ مانایی تۆ کە شەڕ ئەەکەی ئامانجی سیاسیت هەیە و ئەوەی کە ترامپ تا ئێستا سەرکەوتونە بۆ ئامانجە سیاسەکانی بەدەست نهێناوە ئێستا وازی لە زۆربەی هێناوە یەک شتی هەیە ئەمڕۆ لە بەردەم کۆشکی سپیاوتی خەڵکی ئەمریکایانەوە ئێمە کۆتایی بە شەڕەکە بێنی نەگینا بە من بێچم دەست بەسەر نەوتەکەی ئاگرم باشە وتی ئەبێ سەرکەوتنێک بین بە خەڵکی ئەمریکا ئەتوانن هەر هورموز نشکێتەوە یعنی
ترامپ ئێستا بۆ ڤەنزوێلا ڕۆژ دەڵێ نەوتەکەی منە خۆ هیچ نەوتی نەبردووە نەیبردووە نانی ئەم شتانە قانون ڕێگەی نادات هەر ناکرێت ینی تۆ نەوتی وڵاتی کە بەری بارزی خۆت بۆ خۆت بەنام هەندێک شتی بەسەرا سەپاندون بۆ نمونە ئەمە ناتوانێت بەسەر ئێرانی شا بسەپێنێ بە بڕوای من بڕیار بەدەستانی ئێران کە ئێستا بۆ ئاراستە ئەمڕۆ ئەوەی کە من خوێنمەوە سوپا و سەربازەکان ناڵێن ئێمە هەر بەردەوامە بین ئەڵێن سیاسیەکانمان تاکوێ بیانەوێ ئێمە تا شوێنە بەردەوامە بین ئەمە یەک دوو ئێران داوای یەک دوو شتەکە بەدی نایەت یەکەم ئەڵێ من گارنتیمەوێ شەڕ دووبارە نەبێتەوە پێشتر خۆ ڕێکەوتنامەی ئەتۆمیشی هەبووە خۆ وڵاتان کە پەلاماری یەکتریان ناوە زۆربیان کاتی خۆی هیتلر کە پەلاماری رووسیایدا ڕێکەوتنی ئەویان نەبوو کە شەڕ یەکتری نەکەن ئەوەی کە ئێستا جەواد زەریف داوا کە ئەمریکا و ئێران بیکەن ڕێکەوتن و شێت بە هیچ شێوەیەک بە تایبەتی ئێران ئەڵێ نەتەوە یەکگرتوەکان بێت گارنتیکان نەتەوەی کردەکان ترامپ هەر باوەڕی پێی نییە بودجەی بڕیوە ئەم بۆردی ئاشتی دروستی کردو هەموو وڵاتەکانی تیا کردوێتە بەدیل بۆ نەتەوەی گرتوەکان چکە لەو کەوتاری ئەم ساڵ نەتەوەی گرتوەکان ئەنگلەیی کەوتیەوە هین کۆنتراتی ئەم بیناتان نەیاوە بە من دروستی کەم موزە خراپ کراوە و وتارەکەیە دوو هەم ئێران ئەڵێ من قەرە بوومەوێ ئەمە چیمان بیرەهێنێتەوە چۆن بۆ ئەمریکا ئەم شەڕە لە ڤێتنامە چێت ترامپ ئەمڕۆ ئاماژەی پێیا ڕێی سەرکانی سوپاوتی ئەو خاکەی لە ماویە ئێران گیرمان خواردنەوە ئۆپراسیۆنی ئەمێک دوو ڕۆژەیە لە ڤێتنامە چێ ئەمە لە 82 چێ لە شەڕی ئێران و عێراق ئێران لە 82 هەموو خاکی خۆی گرتبووە عێراقی دەرکردبوو لە بەرگریش دەرچوو بڕیاری ئەنجومەنی ئاسایشیش هەبوو عێراق سەدام پلانەکەی شکستی هێنا بۆ ئێران بڕوخێنێ ئامادە بوو بە ڕێکەوت سەرکردایەتی ئێران وتیان ئێمە تا نەچینە بەغاو نەچینە کەربەلا و قەرەبوو نەکرێینەوە ئەم شتانە ناوەستی ئەم شەڕە بۆیە لە 88 ئیمام خومێنی وتی منەوە ژارەکەم خواردەوە بۆیە داوای قەرەبووکردنەوە یەک جار کراوە ئەمەی عێراق بوو ئەویش عێراق دنیایەک بڕیاری ئەنجومەنی ئاسایش هەبوو دژی پارەی نەوتەکەشی لەژێر دەستی نەتوێگرتەکان و ئەمریکا بوو یان بەکویت بۆیە کاتی ئەوەیە سەرکەوتنیەکی ڕەمزی ئەگەر حەقیقیش نەبێ هورموس وتمانەدا نەخراوە بەڵام مەترسی لەسرە بۆیە کۆمپانیەکان خۆیان لێ بەدوو دەگرن ئەوەی کە کردویانە لەگەڵ ژاپۆن و لەگەڵ فلیپین و لەگەڵ پاکستان و هندستان و بۆ نە فەڕەنسا و ئیتالیا لەگەڵ ترامپ بوو ئەوەی ترامپ بچێتە سەر تەلەڤیزیۆن بڵێ ئەوە خەڵکینە من هورمزم کردەوە دەستکەوتێکی ڕەمزی هەبێ قەناعەت بە خەڵک بێنێ شەڕەکە بوەستێنێ چونکە پلانی ئیسرائیل زۆر مەترسیدارە ئەمڕۆ بینیمان لە کۆمەڵێک شوێنی پەترۆکیماییدا لە کۆمەڵێک کارگەیە چاوەڕێی ئەو کاتەی ترامپ پیش ناکات چونکە پلانەکەی ئیسرائیل وێرانکردنی ئێرانە ژێرخانی ئێرانە و زۆر جار خەڵک ئەم بابەتانە باس دەکات نازانێت چه زیانی گیان هەل لەسەر نییە ژیان تەسیرەکات لەسەر ژیانی هەموو هاوڵاتیەک لەوێش و لێرەش ینی نمونەیەکە بمێ دوای حەزەکە لەسەر کوردستانیش سەدەکەی ئێستا عێراق ئێمە بیرەمانەوە دەگا من خۆم لە کەس و کار و بینین خزم و کەس و کار و منتیقانێت یا ژیاوین نەخۆشی شێرپەنجە زۆر دەگمان بوو ئێستا ئەو هەموو نەخۆشیە چێقەت خەڵک خۆیە پرسێ 2003 ئەو جەنگە ئەمەندە چەکی خراپ و قەدەغەکراو بەکارهێنا مادەی شارایی بەکارهێنا بەشێکی ئەو جەنگەیە بۆیە ئێستا کە لە کرماشانە درێ لە شارەکانی تری ڕۆژەڵاتە درێ لە تارانە لە شوێنەکانی ئەمە کاریگەریکی زۆر باوە درێژ بەجێ هێڵێ مەترسیدار بەجێ هێڵێ بەتایبەت ئیسرائیل هیچ چاودێریەک نییە کەس نازانێت چ جۆرە چەکێک بەکارهێنێ بە بڕوای من فرسەتێکی زەڕینە ناوبژیوانەکان قبولکەن ئێران و ئێران ئەمڕۆ وەڵامەکەیان ناردووە خاڵەکانی خۆیان ناردووە بۆ نۆناڵد ترامپ من گەشببینم نەک لە بەری ڕووداوەکان وامان پێڵم چونکە خوا نەخواستە ڕێکەوتن نەکرێ و بچێتە ئەو قۆناغە مەترسیداری کە باسیەکەن هەردوو لە دوایی بە ئاسانی کۆنتترۆل ناکەن دێمە خزمەت دوایی ناوڕۆژی خاڵەکانیش ئەگەر بخوتریکین کاک هەتوان زەناویش بەخێر بێ ئەگەر باسێکی دانوستانمان بۆ بکەین بە دانوستانەکانی ڕابردوو ئێستش ئایا ئەم دانوستانە بارودۆخی شەڕدا دانوستان سەر دەکەوێت لە کاتی شەڕ بڵێ سپاس بۆم دەرفەتە زۆر بەخێر بەنسبەت دانوستانەوانەیە پێم وایە یەکێک دە وڵاتانی کە زۆرترین ئەزمموی دانوستانی لەگەڵ ئەمریکا هەیە ئێران بە پێچوانەی ئەوەی کە جاری وایەوە دەرەکەوێت کە ئێران خراپترین جۆری مەسەلەن پەیوەندی ڕاستە ململانەیەکی زۆر و ئاستی پسرانی پەیوەندی استراتیژەکانی ئەم دووڵەتە هەردا بیدایەتی شۆڕشەوە هەبووە بەڵام زۆرترین تەجروبەی دانوستان و پەیوەندی دیپلۆماسی ئێرانی ژەر لەگەڵ ئەمریکایە وەرە بە حکمی ئەم کێشمە چونکە هەر لە بیدایەتی شۆڕشەوە لە ساڵ 1970 هێرش بۆ سەر باڵوێزخانی ئەمریکا لە تاران
ڕاستەوخۆ بە شێوازێکی ناڕاستەوخۆ دانوستانەکانی بینی ئێران و ئەمریکا دەست پێەکە بە شێوازی نێوەندگیر بۆ دوای ئەوە لە جەنگی ئێرانی و عێراقیشا بە هەمان شێوە دانوستانەکان هەر بەردەوامیان هەبووە تا باسی ئەوواکرێ ڕووداوی ئەوەی هاشمی ڕەفسەنجانی کە لە ژێرە لە دانوستانە بووە لەگەڵ ئەمریکیەکان چێکیان کڕیوە و دواتر ئەمە بە بەردەوامی هەبووە هەتا ئەمڕۆ بەڵام ئەوەی کە مەسەلەی دانوستانی ئێران و ئەمریکا تا ئەخیر قۆناغ لە دوای بڵاوکردنەوەی وێزگە ئەتۆمیەکانی ئێران بوو لە نەتەنز و لە عێراق لە ساڵی 2004 کە پەخش کرا بەڵام پێش 2004 بۆ لێدان لە عێراقا بە شێوازی ناڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئێرانیەکانە بۆ لێدان لە ئەفغانستانیش و بۆ لێدان لە عێراقیش دانوستانی کردەوە دواتر کە ژەنەڕاڵ دەیڤید پرایۆس فەرماندەی هێزی ئەمریکا بوو لە عێراق بە ناڕاستەوخۆ لەگەڵ قاسمی سلێمانیە دانوستانی کردو ئەگەر کتێبەکەی صادقی زیبا کەلام کە باسی دانوستانەکان ئەکا باسیەوەکە کە محسینی ڕەزایش بەنهێنی ئەو کاتە کە ڕاوێژکاری ڕابەر بووە لە ساڵی 2010 لە نەمسا دانوستان کاتە کاروانی دانوستانکردن لە نێوان ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە بە هیچ کاتێکە دانەخراوە ئەم ڕێگایە هەمیشە هەبووە و لەو قۆناغانە شاکە گەشتونەتە خراپترین جۆری پەیوەندی بە بەردەوامی کاناڵی پەیوەندی و کاناڵی هەوڵی ئاشتییان ئەو دەوڵەتانەی کە هەوڵیان ناوە ئێران و ئەمریکا تا ڕادێ لێکترین نزیک بکەنەوەیە هەبووە بە تایبەتی چەند ساڵی ئەخیر وڵاتی عومان ڕۆڵێکی زۆر کاریگەری گەڕا بەڵام بەنسبەتی ئێستا دوو پرۆژە هەیە پرۆژەی ئاگربەز لەگەڵ پرۆژەی ڕێکەوتن بەنسبەتی ئاگربەستەوانێ ئاگربەز لەم کاتەیە شتێکی بێمەعنایە تا ڕادێکی زۆر چونکە ئەوان تەجروبەی شەڕی 12 ڕۆژەیان هەیە ئاگربەز طبیعەتەن هەر لە ڕووی زانستیەوانێ لە پەیوەندیە دەوڵەتیەکانە ئاگربەز کاتێک مانای ئەبێ کە سەر بکێشێت بۆ قۆناغێکی باڵاتر پێوتێ پرۆسی ئاشتی چ لە ژێر سایی نەتەوە یەکگرتووەکانە یا لە ژێر پرۆسەیەکی چەکداماڵیم بێ یان پرۆسەیەکی ئاشتی گەورە بێ ڕێکەوتنامەیەک بێ ئەبێ بەو جۆرە بڕاتە پێشەوەتەوێت بە پلیکانەی بە ئاگربەست تا بڕۆین دوای ئاگربەست بڕا بۆ ڕێکەوتنێکی گشتگیر بەڵامە بینیمان لە جەنگی 12 ڕۆژەیە ئاگربەستەکە ڕوویدا و هیچ لێکەوتەیەکی کەس نەیتوانی مەرجی خۆی بسەپێنێ و ئەوەی پێشوش کە ڕوویدا ئەو ئاگربەستە شێوازەکەی هەر شێوازێکی تایبەت بوو شەڕەکە بینی ئێران و ئیسرائیل بوو ئەمریکا هێرشی کردە سەر بنکە ئەتۆمیەکانی پێشنیاری ئاگربەستەکەش قەتەریەکانی هەبوو یانانە تێکەڵەیەکی سیر بوو بۆیە لێکەوتەیەکی وای نەبوو بەڵام نسبەتەوەی کە ئێستا بگەێت بۆ منە مەرجەکانی ئێران وازەحە ئێستا بە شێوازێکی گشتگیریش باسی بکەین بۆ نمونە هەڵگرتنی گەمارۆکان بە تەنیا لە سەلاحیەتی سەرۆکۆمارە نییە هەنێک لە گەمارۆکان سەرۆکۆمار بڕیارێک ئەوەی کە پێوتێ لە دەسەڵاتی ترامدانێ لە دەسەڵاتی ترامپانیە ئەوانە لە کۆنگرێسا بڕیاریان لەسەر ئەبێ بڕاتە کۆنگرس ئوستاز ئێستا ئەم دقەیە دوجار ئەمریکا خۆ ئێستا ئەم دۆخاتۆتە پێشەوانەی وەزعێتی ئێران باشتر ئەتوانێتەوە بفرۆشی وەکو ڕۆژنامەی ئۆیل پرایس باسی کردبوو بیجاران ئێران نوتی نافرۆش ئێستا ئەیفرۆشێ جاران گەروەکەی دانەخست بیان زانێ وا کاریگەرە لە ڕابردووە ئەم کارتیان بەکارێن جاران گەروەکەی دانەخستە بوو ئێستا دایخستووە جاران حاڵەتی گۆشەگیری هەبوو ئێستا پێی دیبلۆماسیەکانی ڕۆگەشانەوەیە یعنی ئێمە بەم جەنگە هەڵی استراتیژیمان کردووە ئەمە ڕێگەمان باتە ئەو دۆخە بەڵام یەک گۆشەیەک هەیە لای ئێرانیەکان زۆر جێگەی گرینگە مەسەلەی تیۆری دیتەرنس ئەوەی کە عەرەب پێڵێ ڕەدع بە کوردی یعنی بربەست بربەست چۆنە دەوڵەت کۆمەڵی سازوکارە گرێتە بەر ڕێگریە کا لەوەی کە دەوڵەتی بەرامبەر بیر لەوە بکاتەوە کە هێرشی بکاتە سەر بۆ نمونە ئەوەی کە ساڵانە ئۆپراسیۆنی سەربازی مانۆری سەربازی دەوڵەتێک ئەنجامیەدا بۆ ئەوە نییە دەوڵەتی بەرامبەری بترسێنێ بۆ ئەوەیە بە جیازی محاسباتی دەوڵەتەکانی کە بڵێ من ئاستی سەربازیم گەشتۆتە ئەم پلێ تۆگەر تۆ بیر لەوە مەکەرەوانێ بێ هێرشکەیتە سەر ئەمە دیتێرنسە جا ئەم ڕەدعا لە هەر دەوڵەتێ بۆ دەوڵەتێ جیاوازە مەسەلەن بۆ نمونە کاتی خۆی ئەو ڕەدعی کە بۆ ئیمارات دروستکرا بوو کە شکستی هێنا ئەو ڕەدعا بۆ ڕەدعێکی اقتصادی و گەشانەوەیکی ئابووری گەورە کۆکردنەوەی هەموو دژەکان لەناو ئیماراتە پێیان وابوو ئەم دۆخەی ئیمارات ئەوەی کە بەرژەوەندی هەموو دەوڵەتەکان و بەرژەوەندی هەموو سەرمایه‌دار جیهانیەکان لە ئیماراتە هەیە ئەمە ڕەدعێکی ئابووری بۆ ئەم دەوڵەتە دروستەکە کە لە جیازی محاسباتی بیرکردنەوەی وڵاتانی چوادەوروبەرە ئەبێتەوە هۆکاریەوە هیچ دەوڵەتێک نەوێرە یان بیر لەوە نەکاتوانێت کە هێرش کاتە سەر ئیمارات بۆ سعودیەکان ڕەدعەکان ڕەتاڕادێکی زۆر ڕەدعی ئاسایشی وزە بوو کە ڤەرێکی ئەمنیشیان بۆ دروست کرد لە ڕێ ئەو ڕێکەوتنامەیەوە کە لەگەڵ پاکستانە کردم باش ئێستا ئێرانیەکان پێیان وایە من ئەمە تێگەشتنی خۆمە قەناعەتێکیان بۆ دروست بووە پێیان وایە ڕێکەوتن و ئەمانە هیچ بەهایەکی نییە بە تایبەتیوان تەجروبەیەکی زۆریان هەیە لە ڕێکەوتن و لە دانوستان بە درێژایی ئەم 47 ساڵە ئەگەر بە شێوازێکی ورد
بە تقریبی 38 ساڵ دانوستانی هەبووە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتیەوە لەگەڵ ئەمریکایە بە تایبەتی بۆیە بڕای بەوە نییە ئەمە هەبێ ئەو پێی وایە دنیا لە حاڵەتی گۆڕانکاریە شتێک ڕوو ئەیا لە دنیاە پێوتێت جێگۆڕچەی هێز دنیا بۆ منطقە کلاسیشیەی جاران ناڕوا بڕێەوە منطقێکی نوێ بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و بۆ سیاسەتی نێودەوڵەتی بڕێەوە ئەوەی کە ئێران لە داهاتووی خۆیان ئەپارێزێ ئەبێت دیتێرێنسێک بۆ ئێران تیۆرێکی بربەست بۆ ئێران دروست بێ بەڵام ئەم بربەستە بربەستی ئەمنی ئاسایشی نییە بربەستێکە بربەستی ئاسایشی وزەیە ئەم ئاسایشی وزەیە یعنی چۆن یعنی کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتان ئەوروپا ڕۆژهەڵاتی ئاسیا بە جۆرێک شۆکی نەوتی بەرزبوونەوەی نرخی نەوت هەڵاوسان داکشانی ئابووری گرفتەکانی داخستنی ئەم گەروە بە جۆرێک کاریگەری دروستکە لەسەر ئابووری جیهانی نێودەوڵەتی کە لە 50 ساڵی داهاتووە بیرکردنەوە لەوەی ڕوبەڕووی ئێران بینەوە چەبڕکەی لەگەڵا بکەیت یا تووشی گۆشەگیریەکی سیاسی دیبلۆماسی ئابووری ئاسایشی کەین ببێ بە بڕیاری ژێر مێزەکان لەبری ئەوەی ئێران خۆی وڵاتە وڵات بگەڕێ بە دوای دروستکردنی ئەمنیەت و ڕێگری بکالەوەی کە هێرش بکرێتە سەری فەڕەنسی و ئەوروپیەکان و یابانیەکان و کۆریای باشوور ئەم کاری بۆ بکەن ئەمە یەکێکە لەو گۆشانەی کە ئێمە من لە یەکەم ڕۆژی ئەم جەنگەوە باسی ئەماکەم فەرقەکە لە چیایە فەرقەکە لە جەنگکردنە بە ڕۆیا لەگەڵ جەنگکردن بە بێ استراتیژ ئوستاز طبعا جەنگ دوو فاکتەری زۆر گرنگ لە پشتی جەنگەوەی تاکتیک استراتیژ عێراق لە دوو ئوتا هێرشی کردە سەر کوێت پشوەکان لە ئەوروپا دەستی پێکرد بوو لە ئەمریکاشا دەستیش پێکرد بوو لە ئێرانی شایادی عاشورا بوو کۆمەلگا نێودەوڵەتی بە شێوازی بە گەورەی کە سەیری بکەی هەمووی لە پشوا بوو 28 دوو ڕۆژی جەژنی جولەکان بوو ڕۆژی پێکەوەیان هەموو جیهانە شوو بوو لە ڕووی تاکتیکەوانێ شاکارێکی تاکتیکی بوو سەدام حوسێن لە ڕۆژێکا هێرشی کردە سەر کوێت کە دنیا هەر بەلایەوە گرنگ نەبوو هەر گرنگی بە هەواڵ نادا لە ڕووی تاکتیک و سەرکەوت و بەس لە ڕووی استراتیژیەوانی بیری لەوە نەکەوت بۆ لەکەوتەکانی ئەم جەنگاکە چەند کاریگەری گەورەی هەبێت حسابی ئەمە بۆی ئەڵێم ئێران تووشی ئەم هەڵەیە بێت حسابی باشترین سیناریۆی کرد بوو تەسەووری نەئەکرد پەلامار برێ بۆ شێجا ئێران ئێستاڵەن ئەبێ ئەمریکا لە منتیقەکە بڕوە ئەوە کۆمەڵێ شت ئەڵێن جێبەجێ نابێت قرسە زۆر قرسە ئەمە بەنسبەتی ئەو دیتێرەنسا کە باسمان کرد تەمای موسە گرفتێک هەیە بەعامی ئێمە لە وڵاتی خۆشمان ئەم گرفتەمانی کارشە یعنی تێگەشتنەکان بۆ ئەم جەنگا زۆر ڕۆژنامە نووسیانن لەگەڵ ڕێز بچکۆلا توێکەڵبینی سادەنیگەری ئەوەی کە پێوترێ ینی هەستێکی هیچ قوڵایەکی تیانە سەکردن لەسەر ڕووداوەکانی ڕۆژ نەکسراتی جوێنە دیێنواڵی و بلومبێرگ و ئێستا مەفروض بوو عالەم باتە مەسە ئێمە بە حکمی و هاونزیکەی هەمانە یعنی مجموعەی قوڵای و ئەو هەمانە بە ئەوکو هەرێمی کوردستانیش هاوسنووری و ئەو قوڵایی کە هێزە سیاسەکان لە ڕابردووە هەیان بووە سا بۆە جیان باتە باشترین تەحیلەکانی لە کورد وەربگرتایە هەیوانە دەوڵەتە عەرەبیەکان باتنە لە کوردیان ئەمە یەکەم وەکو تیۆری دیتێرێنس کە بۆچی ئەم دانوستانە کێشەی تایە حەزەکەی شتیرت ماوە جاوەڵای ئەم شەو مەگەر بەس دانوستان قسە بکەین زۆر زۆر هەڵاشە بۆی بیر نێسێتەوە دێمەوە خزمەت وەکو ئەوەی مامۆستا وشیار باسی کرد تەوحەنم قسەی زۆر زۆر گرنگە یەکێک لە گرفتی ئێرانیەکان کە هەیەە لە ڕابردووش ئەم گرفتیان هەبووە محەممەد جاوازەری پیشدە کتێبەکەی خۆیان زۆر بە دوور درێژی باسی ئەم خاڵاکان ئەوەی کە بەعام دەوڵەتی ئایدۆلۆژیم گرفتی هەیە مامۆستا وشیار تۆ کە سەرکەوتوبی بۆ سەرکەوتوی هانەی کەسەکە بکەیت واز ناهێنی ها ئەوەیە سەگەی شوونەتەوە قۆناغی کە سەرکەوتو بن وازنین ئەوە ئێستا حکوومەت ئێرانی ماوەتەوە کە ترەمپ تێڕوخێن لە هورمزەوە ئەو بڕیارەداشی دێت و کێ ئەڕوا خۆشی نەوت زیاتر ئەفرۆشێ وڵاتانی ناوچەکە بۆ نمونە زۆربیان تێگەشتون ئەبێ لەگەڵ ئێرانە فۆرمێکی نوێی کارکردن بێنەوە ناتوان دژمنایەتی بکەن لەمە زیاتر ئێران ئەو کاتە ئەگەر ئەوروپا و ئاسیاش ئەم جارە ئیداری وەزعەکە بنچکە تووشی قەیرانی زۆر قوڵ بوون دوای ماوەیەک ئەکەونە پلانگێڕی ئەم جارە کە پەلاماری بدرێ هەموو دنیا بێت تەنها ئەمریکا و ئیسرائیل تۆ سەرنجت چیە پێ دووە ئێستا گەشتەوە حاڵەتێکی ئێران ڕێ بکەوێت لە خاڵی بەهێزدایەکە کە تۆ دوای دیمە خزمەتەکەی طبعا خۆش دەتوانانی بەشداری پێوەگەر شتێکتە بوو بەڵام ئێرانەکان تەسەوڕێکیان هەیە ئەوان پیان وایە کە ئەتوانن لە ژێف شارە بە پشودرێژی و نەفەس درێژی ئەمریکا ناچارکەن بۆ خواستکانن کەچکە واقعی نییە بەڵێ ئەو تەسەوریان وایە چکڵن لە ڕابردووە کۆمەڵە شپان کردووە ئەمریکا ناچار بۆ کارەکراوە ئێستاش کە شەڕەکە درێژی کێشا و تا ئێستا کۆماری ئیسلامی ئێران سیستەم ماوەتەوە ئەمە تا ڕادێک ئێران خۆی ڕاگرتووە توانیوەتی کە ئەو ئامانجەی کە
ئەمریکا و ئیسرائیل بە تایبەتی کە هەیە بووە ئەو ئاماژان نەپێکن کە بریتوە لە ڕوخاندنی ڕژێم و سیستم چونکە ئێران ئەتوانین بڵێن سێ استراتیژی هەیە یەکەمیان پاراستنی ئاسایشی نەتەوەیی دووەم پاراستنی کۆماری ئیسلامی وەکو سیستم سێمیان پاراستنی شۆڕشی ئیسلامی ئەتوانین بڵێن تا ئێستا ئەمە ماوەتەوە بۆیە استراتیژەکەی تا ڕادێک توانێتی بیپارێزی بەڵام ئایا ئەگەر ئەم مهلەیە لە دەست چێ دوای ئەمە چیکە دێتە ئاراو ئەوان بابەتی چیکێ ئێرانەکان شتێکی کە ئەوان ترسیان لە دووبارەبوونی ڕووداوەکان هەیە چکە پیان وایە لە شەڕی 12 ڕۆژە لە دانوستانە لێیاندرا ئەم جارەش لە دانوستانە لێیاندرایەوە بۆیە داوای ڕاگرتنی تەنها داوای ئاگربەست ناکەن ئەڵەن شەڕ کۆتایی پێ بێ شەڕ ڕابژیرە و زەمانە بەڵێ مەوسم لە چییە ئەوان ترسیان لەمە هەیە یانێ ڕێگری بکەن لە دووبارەبوونەوەی ئەمە بۆیە ئەو مەرجانە داهێن ئەمە لە لایەکیشەوە ئێران داوای قەرەبووەکە ڕەنگە مەشی لە تۆ بۆ منە کۆمەڵک با بڵین ئەڵێ هێژ بردن باشترین بەرگریە بەس قەرەبوو لە چێ وەرگێ احتمال مثلا بۆیە من وتم ئەمە بۆیە قەرەبوو زانی چییە قەرەبوو کە ئەگەر ئەمریکا ڕازی بە قەرەبوو بدا کەواتە بێت دان بەوە بنێ کە ئەم دەست پێشخەر بوو دووەم عادەتەن قەرەبوو بەسەر وڵاتی دۆڕاوی جەنگە ئەسەکەندێ کەواتە ئەبێ بریکا احتیاجە کە دۆڕ ئەمان ئێستا هەردووشیان ئەتوانن بڵین سەرکەوتوو بین ئەگەر ئێستا نەوەستێن بەڵام ئەتوانین بڵین ئێران بووە داوای قەرەبووەکە یا خۆیشی لە هۆکارەکان بۆی دوای قەرەبوو سەر نەسەپێندێ چکە ئەمەش لە وڵاتانی خلیجی داوە زیانی گەورەی پێگەاندون بۆی ئەوانش داوای قەرەبووی لێ نەکەن کەواتە ئەکتێمە بێتە خاڵێک دواتر هەردوو لەسەری ڕێکن و لەسەری سازش ئەمە خاڵێکی ئەگەر بۆ منە ترسی گەڕانەوەی هێرش یاخود بۆ سەر ئێران ئیسرائیل مەترسیەکەیە بەڵام چونکە ئەمریکا ئەگەر ڕازی بێن هەردوو لا بۆ ئاگر بەستە و بۆ ماوەی 45 ڕۆژ ئەمریکا قورسە جارێکە ناڵێ مستەحیلە بەڵام قورسە بێ لە ئێران بدارێکی دووبارەکە بەڵێ چونکە بۆ ئەم ساڵ ئەو ئێستا بە دوای دەرچێک ئەگەر کە لەم شەڕیا سەرکەوتنی ڕابگەێنێ ئێستا ئەمڕۆ ڕزیاکردنی بڵێن فڕۆکەوانەکان کرد دەستکەوتێک بۆ خۆی بە دوای ئینجازێکیە ئەگەر کە لەم شەڕیا بە سەرکەوتی بێتە دەرەوە و شعبی ئەمریکی پێ ڕازی بکە چونکە بۆ ئەم ساڵ هەڵبژاردن لە ڕێ جارێکیکە نەتەنیاهوش ناتوانێت لە قسەی دەرچچکە بۆ هەڵبژاردننی ئیسرائیل پێویستی پێ ترەمپ زۆر مەحبوبە لە ئیسرائیل خاڵشکە بۆ ئێران تا ئێستا کە ماوەتۆ ئەوەیە کە بڵێن ئەبێتە دەستکەوت بوو ئەگەر بەم حاڵە جەنگ ڕابژیرێ ئێستا قەزەی پرۆگرامی موشکەکەی مەطرح نییە بتوانێت ئێران ئەتۆمەکە بەرباری دانوستان و ڕێکەوتن و با بڵێن ڕاگررتنی یاخ بڵێن بە جۆرە جوگان لەسەی ڕێگەم کە چەنا ڕای بگرن بەڵام پازدە خاڵەکە نەمە ئەزانی ئێستا ئەمریکا بوو ئەتۆم بۆ گروپە چەنددارەکان لە مەرجەکانی با بڵین هاتوۆتە خوارەوە بەڵام چی ماوەتەوە ئەو بێ بزانین ئەگەن ئەگەر بەسەگە کە گەشتنی ئاگربەست دوای لەسەر خاڵ دانوستان قسەکەن لەسەر خاڵەکان هەڕەشەکانی ترامپ کلکتۆر ڕنگدانەوەی بێزاریت من پێشترە قسەیان کرد لە هەفتەیەکەمی ئەم شەڕیان قسە بێزارە کە ئەخر ئەو زمانی سەرۆکی ئەمریکا نییە جنێو بە ترامپ بۆ چونکە هەرچی ئەکا بۆ نووسیوێتی ئێوە شێتن ئۆقرەی هەڵگیراوە بیرەکاتەوە ئەڵێ ئێمە ئەم هەموو لێمان ناون لە 20,000 شوێنمان ناوە ئەم هەموو سەرکردەمان کوشتووە ئەم هەموو کارگە ئەمانە بۆ دانانیشن گفتوگۆ منطقیان ناچێت بە مێشکات پێ نەگەشتووە پێشتر ویتکۆڤ ڕایگەیان کە ترامپ سەری سوڕماوە ئەم هەموو کەشتیمان بەڕێ کرد بۆ ناوچەکە ئێران نایەتە ژێرباری مەرجەکانی ئێستا ژەڵێ هەموو لێدان و تەمان ئێران زیانی گەوری بەرکەوتووە وەگەم ڕۆ ترامپ بەڵێ 5 ساڵ ناتوانن قەرەبووی ئەو زیان و وڵاتێکی گەورەی هەم ئەو داهاتە زۆر ئێستا دەستێکەوێت دەتوانێت خۆی بەڵێ بەڵام چی زەرری کردووە بەڵام ئەوەی کە تەسلیم نابێ ئەوەی کە مەرجەکانی ئەمریکا ڕازی نابێ ترامپ بەمە ئۆقرەی هەڵگیراوە ینی ئەم نیێنێ نازانێت ئەگەر ئێستا گەر هورمز بکرێتەوە پێ دوای شەڕڕادەگیری ئەگەر گەر هورمز ئێستا مەرجی سەرێکی ترامپ بریتە لەکردنەوەی گەری هورمز خۆی بیکاتەوە پازان ئەزانی چۆنە ئەم کێڵگەنەوت و گازیانی منتیقەکە زیانی پێگەشت و هەندێکیان وڵێن 3-4 ساڵمانەوێت ساڵێکمانەوێت تا هەندێک پرۆسە ئەخینەوە جگەلەوە کاگوشە ترامپ زانی قسەیەکی کردووە ئەم موعیدانشی بۆیە درێژ کردوێتەوە هەمووی بەس بۆی دەرفەتێ با لە ئێران گۆڕانکاری بێ لە ڕێی ئێرانە ئەگەر نە ئەو شتە ئەبێ هەر شتێ بکات تازە کوتوویەتی شتێک ئەبێ شتێ بکە دیپلۆماسی ئاشکرا ئەمەیە لە سوشەل میدیاوە بەدەست بێ دیپلۆماسی جێبەجێ کرد ئاوای بەس پێشتر مەترسی بەنهێنی ئەکرێ بۆی لایەکان خەتی سووری یەکتری بزانن ئەنجا ئاشکرای مەترسی لەسەر ڕوخانی ڕژێمە بوو ئێستا مەترسی سەر ڕوخانی ڕژێم نەماوە
گەروی هورمز لە سەرەتای جەنگە گرفتێک نەبوو لە ئارایان نەبوو ئێستا ئێران توانی بەگرتنی گەروی هورمز کێشەی گەورە بۆ ئابووری جیهانی دروست بکە وای لێبێ دانوستان لەسەر گەروی هورمز بێتە ئەولەویەت و ئەوە خاڵەکانی دیکە پاشەکشیان کرد لە ئێستادا بۆ یەگە بتوان لەسەر گەروی هورمز و لەسەر پرۆگرامی ئۆتۆمیەکە بگەن بە لێک نزیک بوونەوە بگەن بە ڕێکەوتن بێگومان و کاتەوە جەنگی ئەوەسێ و لەم حاڵەتەشە ئەتوانی بڵێن کە ئێران ینی توانێتی خۆی ڕابێ ڕۆمەکەی ئەمێنێتەوە و ناتوانێت بڵێن کە ئەگەر ئێستا نەوەستیام شەڕە خۆ نەخواستە ئێمە هەموو بیرمان عێراقنەوە یەکچی لێکرا هیچی نەهێڵرا یعنی 9 ملیۆن مناڵ بەس لە بێشیری و برسێتیە مردن چکە عادەتەن سیستەم ئەمێنێتەوە حکوومەتی عێراقی کێشەی نەبوو میلەتەکە کێشەیە بوو ئێستا ئێمە بۆیە وتم خاڵی وەرچەرخانە خوا نەخواستە ئەم شتە جێبەجێ بێ ئێران لە ژێرخانی پیشەسازی و نەوت و وزە و ئاوی شیرینی ئەم وڵاتانە بە ملیۆنان کەس تووشی قەیرانی مرۆی و کارەساتن یعنی شتە ئەچێتە قۆناغێکەوە ئەگەر ئێستا بورکان و لافاو بێ ئەو کاتە هەرچی کارەساتی تر هەیەتە سەری خۆی ئەمەش ئەگەر ڕێنەکەون چی ڕۆدا ئەکەوەش باسی ئەگەر ڕێنەکەون چی ڕۆدا بۆ چون ئێستا کاتی ڕێکەوتنی یاخود ماوێتی ئەگەر شتێکشی ماوە لەسەر دانوستان فەرموو سای لە وەڵامە چەند کەبینێکم بۆ دروست بوو لە سەقسەکانی باش مامۆستا شار دکتۆر بەنسبەتەوەی کەم ئەو قسەی کاک مامۆستا شار زۆر بەجێیە کە ئێرانێکێکە لە دەوڵەتانی دایمە خواستی ئەو سەری زۆرە ئەوەی خۆیان پێڵێن خاستی حەد یەکسەری خواستەکانی دووری درێ ئەمەش پەیوەندی بە وڵاتی ئایدۆلۆژیەوە هەیە من لە چەند شوێنێکەش ئەمە وتومانە ئێرانێکێکە لەو دەوڵەتانەی لۆگۆسنتریکاڵە لۆگۆسنتریکاڵ یعنی کەلام میحوەرە ڕەشوسبیە یعنی ئەوەی کە هەیەی ئەو مجموعەی خیتابەیە ناتوانێت دەستی لێڵگرێ ئەستا دەست دەم خیتابانە هەڵبگرێ نامێنێ شتێک نامێنێ بە ناوی ئێران لەبەرە زۆر قورسە بۆی دەستبەرداریان ببێ طبعی ئێمە بیرمان نەچی ئەم شۆڕشەکە لە بیدایەتە ئاکرێ لە ساڵی 79 شۆڕشی گەلانی ئێرانە بە بێ جیاوازی بە کورد و تورک و بەلوچ و هەمووی لەسەر جادەیە دوایە وام چەپەکانەوە بە سازمانی مجاهدینی خەڵقەوە بە توودەوە بە فەداییانی ئیسلام خەڵکی لیبرال و ڕۆشنبیران هەمووی دوای ئەوە مرکزیەتێکی دینی پیاکە بەهۆی جەنگە بەڵێ ئەبێ بەچی ئەبێ بە کۆماری ئیسلامی دوای ئەو دوای مرکزیەتە دینیەکە مرکزیەتی فقهی پیاکە تیۆری ویلایەتی فقهیەتە ناو دەستورەوە لە دوای مرکزیەتی فقهی مرکزیەتێکی مەذهبی پیاکە شیعی 12 ئیمامی لە دوای مرکزیەتە مەذهبیەکە ئەبێ بە لۆگۆسنتریکاڵ یعنی کەلام محور یعنی هەموو بوون و نەبوونی ئێران بریتە لەو مجموعە دروشمەی کە هەڵی گرتووە بۆیە لەبەر ئەمەیە ئەیبینی دەوڵەتێکە ناتوانێت ناڕاست مەسەلەن ئەو شتانەی کە لێوانە بۆ مەسەلەن سەریکە ئەو ناتوانێت بە ئیسرائیل بڵێ پێی بڵێ ئیسرائیل پێ لە ڕژێمی زایۆنی پێ لە فەڵەستینی داگیر کراوە ئەگەر جەبری قانونی نەبێ لە ناوەندە نێو دەوڵەتیەکانە ناتوانێت خیتابیشیکە ناتوانێت بانگیکە لەبەر ئەو جەبرا پاکستانی دانی بە ئیسرائیل نەناوە بەس پەیوەندەکانیان جیاوازەوە نیە مەسەلەن بۆیە بۆ ئێران ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا هەیە زۆر ئاسانترە تا لە ئیسرائیل تا ئیسعاد ناتوانێت هەموو ئەمە ئەکەوێتە ئێستا ئیسرائیل لایەنێکی گفتوگۆکان نە لایەنێکی گفتوگۆکان نیە ئەمە بەنسبەتی ئەوە بەنسبەتی دەوڵەتی لۆگۆسنتریکاڵ کەم کێشانەی هەیە یعنی کەلام میحوەرە ئێستا خیتابانی لە بسەی تۆ نامێنێ ناتوانێت بە بێم خیتابانە بژی هەر ئەو وانە وەک وایە بە دەوڵەتێکی مارکسی بڵێ چۆنەڵی وەرزنیەوە بە مەسەلەن مارکس لەو سەرکردانی چین بووە پێشکەوت دوای ماو ناوەکەیم بیر نەماوە شێ بوو بەسەرۆک وتی پشیلە ڕژ بە یاسپی گرنگەوەی مشکە بۆ بگرێ گرنگ نییە نی تۆ سۆسیالیستە کاپیتالیستە گرنگەوەیە پێشکەوە چین معجیزەیە پێشکەوتنی چین بەس چینکەی پێشکەوت ئەم 20 ساڵی ئەمریکا خەریکی شاڕاوی لەبەرەوە تۆ باش ناوکە بیرماوە ئەمەی ئێران گرفتەکە لە چیایە ئێستا خۆیان زۆر بە براوازانە ئێرانیەکان بەڵێ پێشیان وایە ئەوەی دکتۆر وتی هەتا درێژە بکێشێ بۆ ئەمان باشترە بەس وانە چونکە هەموو وڵاتێک ئەگاتە سنوورێکی سە بۆ نمونە لە جەنگی کەنداوە کە سەدام کۆتیداگی کرد ڕێکەوتنی کۆبوونەوەی کرا لە ئەوروپا تارق عەزیز نوێنەراتی عێراق کرد جیمز بیکەر نوێنەراتی ئەمریکایە کرد ریچارد هاس کە ئێستا سەرۆکی ئەنجومەنی پەیوەندەکانی دەرەوێت دەستگایەکی گرنگە لە ئەمریکا و ئەو کاتە لە بەرپرسی فایلی عێراق و کۆیت و ئەوانە بوو لە وەزارەتی دەرەوە باسێکە لەو فیلمێکی وەڵگەنامێ ئەڵێ ئێستش سەرم سوڕماوە بۆ عێراق ستودی لەو دەرفەتە نەبینی هیچ نەبێ هاوپەیمانەکان لە تکە
و خۆی بکشێتەوە خۆی بە دوور بگرێت لەو شەڕێکە ڕوبەڕووی بووە و هەتا نامەیەکی بوشی باوک ئەیە بە تارق عەزیز ئەو شەڵێت نەیخوێنمەوە نایبم بۆ سەرۆک بۆ سەدام کە هەڕەشەی تیاکڵێت چ چیمایی بەکاربێن بە ئەتۆم لێدانەی یەکێک لە مەترسیەکان ئێستا ئەمەیە دوێنێ لە ڕاگەیاندنی ئیسرائیلیا بێنگڤیر میوانی بەرنامەیەک وەزیری ئاسایش تونندڕەوەکە بێژەرەکانەکە کە بۆ چێکی ئەتۆم و نیوترۆن بەکارنیان پێ ئەەکەن چونکە ئەمریکا بیرن نەچێت لە حربی عالەمی دووەمە هەموو شتێکی کرد بۆی بیباتەوە سیناریۆکانی داهاتوو زۆر مەترسیدارن ئەگەر ئێران پێوا بێت تەواو هەموو شتێکی بردوتەوە ئێلێرەیە بۆستێ چونکە لە استراتیجیشان من لەم بەرنامەش لە بەرنامەکانی باسی سانزوم کردووە هونەری جەنگ ئەڵێ هەمیشە بۆ دژمنەکەش شوێنێک بهێڵەرەوە بۆ ڕاکردن چونکە کە خستە گۆشەیەکەوە ئێستا ترامپ کەوتوتە گۆشەیەکەوە ئەبێ شتێ بکە ئەبێ دەستکەوتێکی هەبێ بە چەندین زمان بە نووسین ئەگەێنێ دیارە ئێران تێناگەن بۆیە من ئەو مەترسیم هەیە ئێستا لەمە زیاتر بڕوە خراپە تێبینێکی ترتەوە ئەمە تاوەکەم توریش ئەگەر ڕێکیش نەکەون ڕوو دەبات هەزەکەی باوێ لە شەڕی 8 ساڵەیە ئەوەی کە ئەو 8 ساڵە کە جەنگیان کرد 2 ساڵی یەکەم میتر هەموو ناوچەکانی خۆی گرتەوە دوایەوە 6 ساڵ ئیزافەن شەڕی کرد بۆ ئەو دروشمانە ئەوەی کاڵێن لۆگۆسنتریکال ئاخرەکەی ڕازی بوو ئاخرەکەی ڕازیش بوو بەو سنوورە بۆ لای ئەو جامەژارە لەبەر ئەوەی کە دەوڵەتەکە بۆ ئوسلوبەیە کاڵێن لۆگۆسنتریکال لەبەرەوەی ئەمەنە خیتاب دروست ئەکا ئەمەنە مێژوو دروستەکە ئەمەە بەستێتەوە بە ڕیوایەتە تاریخەکانی خۆیەوە ئەی بەسێتەوانێ بەداهاتوە ئەی ئەو خیتابە بە جۆرێکە دوای ئەوە خودی خیتابەکە دەستی کۆمارەکە خۆی ئەبەستێ بەس ئەمە تا ڕادی نەگەشتۆتەوە ئاستا وەکو مامۆستا و شار باسێکە جایەک معلومات هەیە لە شەڕی ئێرانی و عێراق 32 ئۆپەراسیۆن کرا ئێرانیەکان 32 ئۆپەراسیۆنیان کرد لەم 32 ئۆپەراسیۆنەیە لە 4 دانەیە سەرکەوتوو بوون لە 28 تا شکستیان خوارد بيت المقدس طريق القدس فتح المبين سامن الأئمة گرتنەوەی ناوچەکانی خۆیان بۆ نمونە بەس لە عملیاتی کەربەلای 4 والفجری 11,000 کوژراویانە لە گرتنی فاو شەرنیە درێژبوونەوەی جەنگ لە ڕووی استراتیژەوانێ بە سوودت بێ بەڵام بۆ ئەمریکاش بە سوودە بڵێ ئەمە بەنسبەت ئەو خاڵەوە لە گرفتەکانی ئەم جەنگە چییە جەنگی دوولایەن باشە وەستانی ڕێکەوتنی ئەوەی کە پێوترێ وەستانی ئاگرەکان بەرامبەر یەکتری ئاسانترە تا جەنگێکی سێلایەنە ئەم جەنگی ئێستا جەنگێکی سێلایەنەیە بە ناڕاستەوە خۆ بوشە بە 4 لە ڕێی خلیجەوە بەس بە بڕوای من ئیسرائیل لە قسەی ترامپ ناچ بۆ ئاخر ئستا سەریکە لە بیدایەتەوانەیە ڕەنگە بشزانن ڕێکەوتن بەڕێوەیە چونکە موساد جاسوسیەکەن بەسەر خودی ترامپیشەوە جاسوسی بەسەر بۆیە ئەمڕۆ لە هەندێک شوێنیانە تێکیێن یعنی ئەلەن لاریجانی گفتوگۆکە لاریجانی ئامان دەکەنە ئامانج ئەڵێن کەمال خەرازیە خۆی و ژنەکەیەکەنە ئامانج ئەڵێن بۆ نمونە لە شوێن کەسانێک و شوێنگەلێکەیەات ئەوێ کورت و پوخود ئەم شەڕە بڕوا تاکو و ئێران وەکو سووریای لێ باش دوای دێم و خزمەت کەوتۆر ینی بەگەر ڕێکەوتن ئەگەری ڕێکەوتن زۆرترە یاخود بەرەو ئەوە بڕۆینەوە هەردوو لە بڵێن ترامپ ئیشەکەی خۆی جێبەجێ بکە ئێران ڕشکانی خۆی لە وڵاتانی کەندا و ئیسرائیل جێبەجێ بکە ئەگەر لە قۆناغەدا هەردوولا نتوانن بگەم بە ڕێکەوتن قۆناغی ئایندە کارەساتەکە زۆر گەورەترێت زۆر قورسە بێت چونکە یەکەم ئیسرائیل تا ئێستا خواستی ڕاگرتنی شەڕەکەی نییە ئەو بەرژەوەندی لەوە ئەم شەڕە دژە پێشێ بۆیە ئەبین ئەم ڕۆژ کە هێرشی تونی کردە سەر با بڵێن با بڵێن پیشەزاری پترۆکیمیایی ئێران وە لە ماوەکانی ڕابردوودا هێرشی زۆری کردوتە سەر ناوەندە زانستیەکان و زانکۆوە کەسە زانستیەکانی ئێران چونکە ئیسرائیل ئێران جگە لە ئەوەی کە لەلایەنی چەک و جبەخانە وڵاتێکی سەربازی و پشتی بەخۆشی بەسەوە دروستکردنی ئەم چەک و جبەخان و ئەم پرۆگرام وشەکی بەڵام لەلایەکەشەوە لە ڕووی زانستیەوە ینی تا ڕادەیەک لە ڕووی پێشکەوتوو بوو و هەموو ئەم ژێرخانە سەربازی بە پشتیوانی بە کەسانی خۆی ئەگەرچی لە قۆناکە هاوکاری لە وڵاتان و شارزانە وتە بەڵام احتیمال لەسەر خۆی کردووە بۆی ئیسرائیل ئەوێ هەموو ئەمانە ڕابگرێ بۆیە لە قۆناغی داهاتوو ئەگەر نەگەنە ڕێکەوتن هەم بە ئەمریکا هەم بە ئیسرائیل قۆناغی داهاتوو سەختترە بێ قورسترە بێ و لە بەرامبەریشە کە ژێرخانی کارەبا و پردەکان و ئەوەی کە با بڵێن تا ئێستا ماوە نیان پێکەوە ترامپ هەڕەشەیەکە کە با بڵێن ئەیانجێڕێتەوە بۆ چاخی بەرگین و لە بەرامبەریشە
ئێرانەکانیش هەڕەشەی وڵاتانی خلیج و لە ژێرخانی وزە و لە بابڵین ئاوی شیرین و ئەمانە دەکەن هەر دوێشۆ بینیمان یەکسەر هەڕەشیان لەکوێتیاندا ئەوە بەتەکید و لە کۆمەڵێ وڵاتی دیکەش ناوچیاندا و لایەکەشەوە یەکسەر هەڕەشیان بە بابلمەندەب کرد وتیان ئێمە لەگەڵ حوسەکان بابلمەندەب داخی بۆیە ئەگەر ڕێنەکەون ئەمە ڕەشە قورستر بێ و قەران ئابوورەکە قورستر بێ دوجارێکێت تا ئێستا بابلمەندەب ڕانێگیرەوە هەڕەشەی پێکراوە و ئەمڕۆ ئۆپراسیۆنێکیان کردووە بە هاوبەشی بۆ منە ئەگەر چی شتەکە ڕەمزیە ینی چەمشی کەمە بەڵام حوسیەکان بەڵێ باوکاری سوپای پازداران و باوکاری حیزبوڵای لوبنانێمە هێرشمان کرد لەسەر ئیسرائیل ئەوانش خوان حازەکەن بۆ داخستنی گەروی بابلمەندەب لە ڕابردوودا ترامپ هەڕەشەیە کرد کە گەروی هورمز دەکەینەوە ئێستا داواکە بیکەنەوە ئەنی دوشتی جیاوازە بە تووڕێی داواکە ئەنی ئۆقرەی لەڵە بۆ نایکەنەوە ینی داواکە ئەمریکا ناڵم تێناگە لەو ئێران داواکە ئێرانەکان بێن گەروی هورمز بکەنەوە نەک ئەمریکا خۆی بێ بتوانێت بیکات و یاخ وڵاتانی وڵایەکەش وڵاتانی ئەوروپا بەدەمیەوە نهاتن بۆیە بە ئەم دەفەتێکە بۆی کە هەردوو لا بتوانن بگەن بە ڕێکەوتن ئەگەرنا قۆناغی دوای ئەمە کاڵێ بیکەنەوە ئێستا هەموو باڵۆستخانەکانی ئێران شتی کۆمیدی وینە نووسن ئەوەی زیمبابوی ئێران لە زیمبابوی نووسیانە کلیلەکانمان ون کردووە باشە کاکەتوان سەبارەت بە ئەو بڵین ڕێکەوتنەکانی تر دانوستانەکانی تر جیاواز بوون و ئەم دانوستانە ژەگەر بکرێت جیاوازە یاخود بۆ دانوستانی ڕاستەوخۆ ناکرێت لە بینی ئێران و ئەمریکا ڕوونا لە دانوستانی ڕاستەوخۆ یا ڕووی داوە دانوستانی ڕاستەوخۆ لەسەر دەمی زەریفا کرات چۆن لەگەڵ جۆن ئەم جارش بە ڕاستەوخۆ قسەیان کردووە ئەمانە سیمبولیکە کاڵێ بە ڕاستەوخۆ دانانیشم مەخسەی لەوەیە بڵێ منیش لەو مەوازعانەی خۆم تەنازول ناکەم بە ناڕاستە ڕیشەکەی لە ئایدۆلۆژی بەڵام وەکو ڕێگەڕیشەکەی ئەو بابەتێکی باشە جیاوازی چی ئەم جارە لەگەڵ ئەوەی ڕابردوو ڕێکەوتنامە ئەتۆمی کرا ئەم جارە قورسترە و ڕێکەوتنێک بکرێ لەسەر ئەتۆمی ئێران زانی وستاز من قەناعەتم نییە مەسەلەی ئەتۆم ئەو ئەولەویەتی هەبوو بێ ئەتۆم زیاتر وەکو شتێ بوو برایە کوری قەزایەکانەوە برایە سەری سەرەوانێ بۆ دروستکردنی ئەم جەوە ئەم کەشە ئەجینا ئێمە هەنێ بابەت هەیە دەڕووی وەکو منتیقەکەی خۆی وەکو بە دروستی نەگەشتووە بوون بە توانای چەکی ئەتۆم ینی وەکو قدرەتی دەوڵەتێک ببێ بە خاوەنی چەکی ئەتۆم شتێکە ویستی بەکارهێنانەکەی شتێکە توانای بەکارهێنانەکەی شتێکی ئیسرائیل بۆ ئەبوو کەس نەوێرە پەلانیانەوە هەنێ دەوڵەت هەیە ئوستاز نەشی پاراستو هەنێ دەوڵەت هەیە توانای ئەوەی نییە بێ بە خاوەنی چەکێتەوە یعنی هەیبەتی دەوڵەتەکە گۆشەگیری سیاسی دیبلۆماسی ئابوووریەکەی ئەوە ڕێگەی نابێ بە ساحەبی چەکێتۆمی هەنێ دەوڵەت هەیەتی چەکەکەی هەیە بەڵام ناتوانێت بەکاری بێنێ ویستی بەکارێنانیشی نییە بۆ نمونە پوتینیشمان بیرە لەوەکانی ئەم ڕۆژە هەرێ و ئەتۆم بەکار ئەو مەرحەلەیەک یەک مەرحەلە بەرسەروترە بۆ نمونە هیندستان و پاکستان هەردووشان دوو دەوڵەتی ئەتۆمین بەریەکەوتنیشان بوو وانیا پێکەوە چەند ڕۆژە شەڕیان کرد نیان وێرا باسی بەکارهێنانەکەشی بکەن یعنی سەیکە بوون بە خاوەنی چەکی ئەتۆم لە مستەوایەکە ئەتوانی بگرە شەڕەکانیش سنووردارترە شەڕەکان زۆر سنووردارترە نیان توانی باسی بەکارهێنانەکەشی بکەن بەڵام ڕووسەکان لەبەر ئەوەی لە پاکستانی و هیندستانیەکان لە ڕووی استراتیژی سەربازیەوە بەهێزترن لە ڕووی پێگەوە بەهێزترن لە ناو کۆمەڵگەی نێودوڵەتیشا باسی بەکارهێنانەکە یەکەن بەس توانای بەکارهێنانەکەیان نیە ئەمە لەوەکو ئەوە بۆیە لە بەنسبەتی ئێرانەوانەیە زۆر بە ئاسانی توانای دەستبەرداری ئەوە بێ لەسەر دۆسی ئەتۆمی داروستان بکە بۆ لە ڕابردوو ئەتۆمی هەبێ بۆ ئێران لاوازێکە چکە تۆ کاتە هەموو کەندا و ئەتۆمی هەبێ لە ڕابردوو ئوستاز بە بەردەوامی هێڵی سووری نەبووە لە دانوستانکردن لەسەر دۆسی ئەتۆمی نه ئێران سلمان دیکە ئەتۆمی ناوێت لەو ڕێکەوت نازانی کاک حەکیم بعد دوو نمونەی زۆر سادە بێنینەوە بۆی هەم خۆش من هەم خەڵکی باشترین بکە ئێمە شەڕی ناوخۆ هەبوو لە کوردستان چەندین هەوڵی ناو بژیوانی هەڕێن نەکەوتن کەی ڕێکەوتن کە هەردوو لاخوا تاقی کردەوە کە کەس کە ناتوانێت کەس لە ناو بەرێ ماندووبوون ئەمە ڕێک ئەم سینناروێ ئێستا لە بینی ئەمریکا و ئێران هەیە ئێران پێیوا بۆ توانێت ئەمریکا لە منتیقە بە تەواوی هینکە لاوازی کرۆ بەس ناتوانێت دەنیکە ئەمریکاش بۆ نەترۆم پێیوا بۆ توانێت ئێران بڕوخێنێ خۆی وتی من پێشبینەکەم بۆ دووسیا ڕۆژ یەکتریان تاقی کرد چۆن دووکە زۆرانن بازیەکەن باش هەکەسیان ناتوانێت ئەوی کە بە ئەرزار ڕەنگە یەکتری عەزیەت بن ئەمە و بریندارەکە ئێستا هەردوو لە خۆیان تاقی کردوتەوە بۆ یە کاتی ڕێکەوتنە یەکەم دووهام ئێمە کە ریفراندۆمان کرد زۆر هۆشداریمان نا بەداخەوە کارە ساتەکان ڕوویە ئەیانوت گارنتی چییە گارنتیمانەوێ چون پانکاکەیان گارنتی خودی ریفراندۆمەکەی تۆمەی کە هەر دەقەیە بتوێ کارتە بەدەستەوە ئێران ئێستا
کە داوای گارنتیەکە ئەمە دووبارە نەتۆ گارنتی ئەو توانایەکە ئەم جارە پیشانیاوە موشکەکانێتی یەکگرتووی ناو سەرکردایەتەکەیەتی یەک کەس تا ئێستا ئینشقاقی نەکردووە ئێستادام نەوە یەک دنیای کەسی لێ جیابەوە لەبەرەوە سووربوون لەسەر ئەمە گەشتوەتە ئاستێک ئەزێتی بەرامبەر بە زیانی زۆر گەورەیە. باشە بەس لەناو ئیدارەی ترامپ ئەو ئینشقاقە دروست بوویت کێشە دروست بووە سالار کە لابرا و بەشێک لەو فەرماندان و کە ژەنراڵانی کە لابران لەبەرەوە بووە یەکەم جار لەگەڵ ئەم شەڕە نەبوون هەندێکیان دووەم لەگەڵ ئەوە نین هێزی زەمینی بنێردرێت دوێنێکە ئەو ئۆپراسیۆنەکرا بە حساب فڕۆکەخوانەکەیان ڕزگار کردووە زۆر کەسی شارەزا کە پێشتر لە CIA بوون لە پێنتاگۆن بوون ئەڵێن ئەمە ئێرانەکانی چێکسر وتیان ئەمە پرۆڤە بووە بۆی ئەمریکا بڕوە ئەتۆمەکە دەربێنێ اینجا یەک شت تێبینی کۆتاک حەشیم ئەم ساڵ و پار ئەو شەوەی لە فۆردۆ درا ترامپ وتی جارێ بڕیارم نەیاوە کۆمەڵێک فڕۆکەیشان نارد بەرە و گوام و هەندێک دورگەی دیکە دوای دەرکەوت فڕۆگە ئەسلەکان لە شوێنێکیکەوە هاتوون فێڵ بەکارهێنرا ئەم جارە بە هەمان شێوە قەرار بوو دانیشتنەوە شەڕەکە دەستی پێکرد ئەو دووسێ ڕۆژە ترامپ خۆی زۆر یعنی خۆی ناگرێت ڕۆژێک قسەنەکە ئەو یەک دوو ڕۆژە بێدەنگ بوو ئەنجا لە ئەمریکا پرۆسێکیش هەیە کە ئیتر سەرۆک ڕۆژنامەنووسەکانیش ناتوان بچنن کۆشکی سپیوانە ئەویان خستوە سەری دایان خستە بوو چکە تۆ بتێ فڕۆکەوانێک ڕزگارکەی پێویست ناگە ئەم هەموو هێز و فڕۆکەیە بنێریت سی بنێریت و دنیای هەلیکۆپتەر و 200 کەس و بە تایبەتی کە لە ئەسفەهانە گرۆسی کە بەڕێوەبەری ئاژانسی وزەی ئەتۆمیە لەیەکی لە چاوپێکەوتنەکانی لەو ڕۆژنامەیەکی بەڵگەکان کە بەکارهێنرێت لای خودی ئەمریکیەکان گومانیان هەیە لە پرۆسەکە کەوتوێتی بەشێک لەو یۆرانیۆنی 160 پیتێنراوە هی ئێران لە ئەسفەهانە لەوێ لە ژێرزەمینە هەڵگیراوە بۆیە لە ئەمریکا هەر کەسێک پێچەوانەی ڕێی ترامپ ئەجوڵێتەوە یەکسە دوورەخرێتەوە. باش بەس کەکتور یۆرانیۆمەکە سەوازیان لە یۆرانیۆمەکە شێنەوە کە ئێران تەسلیمیکە بۆ ئەوەی کە لەگەڵی ڕێبکەون ناو بێت بابێت دانوستان ئێستا مەرجی ئێستا قسەکە لەسەر وەستانی شەڕ ماڵی خۆی وەستانی شەڕ و کردنەوەی گەری هورمز باش ئەو کاتە قۆناغی یەکەم قۆناغی یەکەمە چونکە ترامپ ئەم کاتە دەستکەوت بۆ خۆی ئێستا گەوری هورمز بۆتە ئەولەویەت بابەتەکانی کرد چوونەتە با بڵێن پەراوێزەوە بۆ چونکە ئەمە کێشەی بۆ ئابووری جیهانی دروست کردووە ئەمەیە کە ترامپی دەستەوەسان کردو کە ناتوانێت خۆی بێ گەری هورمز بکاتەوە بۆ داوا لە وڵاتانی ناتۆ ئەوروپاکە بێن بەدەمی و کەس نایە بەدەمیەوە هەنی جۆرە لە جۆرەکان ترامپ یعنی لەبەنی دوڕیانێکە یاوە تا ئەبێ بڕارێکی قورس بدە یاخود ئەوە تا بێت دەستکەوتێ بەدەست بێنێ بۆی کە لەم شەڕە بێتە دەرەوە باشە بەس پێ دوای ئەگەر شەڕ کۆتایی بێ بەڕێکەوتن کۆتایی دی و ئایا بەڕێکەوتنێکی ئاوشێوی 2015 جاری کە ڕوودەداتەوە بەڵام بەناو ڕۆکێکی جیاواز ڕێکەوتن بەم ئانوساتە لەم شەو ڕۆژەیە ڕێکەوتن قورسە ئەو قسە جوان دوورن لە یەک هیچ نەبێت شەڕەکە بەڵێ تا بزان لەگەڵ ڕێکەوتنێک ئەگەر بەسێکە بێ با بڵێن شەڕاگرتنێک هەبێ تاکو لەو ماوەی کە دیاری ئەکری کە 45 ڕۆژە کە چەند ڕۆژە کەمترە زیاترە لەو فتریا بێن سەر مێزی دانوستان و یاخود لە ڕێی نێوەنجیەکانە بگەن بە سیغەیەکی ڕێکەوتن ئەگەر نا ئێستاوی کە چکە بوو ینی با بڵین ترامپ هەڕەشەی کردووە کە تۆ ئەمانە نەکەی من ئەو چەند جارێکیش دوای خستووە لەمە زیاتر دوای بخات ینی لەمەدا ئەکوێ ژێ پرسیارەوە یعنی ئەم جارش بە ڕانەگەیەنداوی جارێکی دوای خستەوە ئەویناسە مدەکە ئەمڕۆ تاوە شەشی ما ئەمڕۆ تاو بووە بۆ یعنی ئەوی لەژێر پرسیارە هەیە و لایەک لەژێر فشارێکی گەورەدایە و ئەمە ئاگربەسەکە بۆ چییە بۆ ئەوەیە کە نەگاتەوەی ترامپ هەڕەشەکانی جێبەجێ بکە واروها شەڕەکەش ڕابگیرێ و دەرفەتێ بدرێ بۆی کە لەسەر مێزی دانوستان بتوانن بگەن بە ڕێکەوتنێکی گشتی تا دەنگی موشک هەبێت گفتوگۆ دیبلۆماسی بەس کە وەستا ئەو کاتە ئەو وڵاتانە ئەتوانن ئەمە کاگوشە کاریگەری ئەمە ئەتوانین داواکاریی ئێرانی دێتە ئاراوە چکە دانوستان ناکەین لەژێر ئاگرە بەڵێوە کە تۆ شەڕەکە ڕاگیرە کاتە شەڕ نەماوە ئەو کاتە تۆ ئەتوانی دانوستان بە نمونەیەک ڕوونیکردن کە ڕێکەوتنامی ئەتۆمی کرا لەگەڵ ئۆباما ئێرانەکان جەواد زەریف وەزیری دەرەوە بوو ڕۆحانی سەرۆک بوو هات وتیان خەڵکی ئێران ئێمە سەرکەوتوو بووین یەکەم دانراوە بە مافی ئێمەیە بۆ پرۆسێکی ئاشتی ئەتۆمی وازمان لە بەرنامەی ئەتۆمی نێنەوە کە ئەمە لای ئەوان وەکو
شرفێکی نەتەوەی سەیەکەن یعنی حەقێکی قانونی. دوو ئابلوقەکانمان بەشێکی لابردووە. ئۆباما چی کرد؟ ئۆباما چۆ بەردەم خەڵکوتی خەڵکی ئەمریکا من بەبێ ئەوەی پەنا بۆ شەڕ بەرم لە ڕێگەی دیبلۆماسی و ڕێکەوتنەوە ڕێگریم کرد لە ئێران چەکی ئەتۆم دروستکە. ئەمە ئێستا کە ئێمە ئێڵێن ئەم دۆخە دروست دەکات. ترامپ بەتوانێت بچێتە بەردەم خەڵک بڵێ خەڵکینە ئەوە من جگە لەوەی ئێرانم لاواز کردووە دورگەی هورمزم کردەوە و شەڕەکە وەستاوە ئێرانی شتوان بڵێن ئێمە ڕوبەڕووی چۆن ئیسرائیلێن ئەڵێن ئێمە لە شەڕی ساڵەیە ڕوبەڕووی دنیا بووینەوە ئەتوان بڵێن ڕوبەڕووی ئەمریکا و ئیسرائیل و دنیا بووینەوە و ماینەوە ئەم هاوکێشەمان پێویستم بە ناتۆ ئەوروپاش نەبوو گەروی ڕزم کردەوە. باشە کاکەتوان بە کورتی دوای بە کورتێک هاتەوە گۆڕێ بڵێن ئێستا قۆناغی نوێ بۆ دیبلۆماسیەتی ئێرانی دوایش لەسەر تۆمیش دێمەوە خزمەت کە ئێستا وڵاتان پەیوەندی دەکەن گۆشەگیر بوو بەڵێ گۆشەگیر بوو پێشتر ئێستا جیاوازە ئێستا ئێمە دۆخی جەنگە دۆخی جەنگ بە تایبەتی دەبەرەوە ئەو کارتە ئابووری بەدەستەوەیانێ بەدەستەوەی ئێران وەزعەتی زۆر فەرقی کردووە. ئێستا ئەوەی کە ڕێگریەکە لەوەی بڕیارنامە لە ئەنجومەنی یاسایی دەژی ئێران دەرچێت فەڕەنسا لە کاتێکا فەڕەنسا 2 مانگ لەمەوە پێش پشتیوانی خۆپیشاندانەکانی دژی ئەم وڵاتە کرد لە ناو دڵی ئەوروپایە بۆی وەزعەکە زۆر گۆڕاوە. بەڵام ئەوەی کە بڵێت دۆخەکە بەرەو کوێڕوە ئەوەی تا ئێستا ڕێگرە لە نزیک بوونەوە خلیجە لەگەڵ ئیسرائیلە خلیج و ئیسرائیل بەژۆندیان لەوایە نییە ئەمریکا ڕێبکێ بەڵکو گەورەترین مەترسی ئیسرائیل گەورەترین مەترسی خلیجیش تا ڕادێ قەتەر ئەهوەنترە مەسەلەن لە ئیمارات بە سعودی ئەڵێن مادام دەستان پێ نابێت لەبەرەوە تۆزە دۆخەکە ئالۆسکاویەکەش پەیوەندی بە لایەنەکانی شەڕەوە هەیە کە چوار ئاراستەیە ئێمە بینیمان لە ڕابردووە هەر کاتی هەوڵێکی لێک نزیک بوونەوە بێ ڕاستەخۆی ئیسرائیلەکان ئەمریکا هەمەخەنە موقفێکی محریجەوانێ هەم پرۆسەی ئاشتیاوی پێوتێ پرۆسەی دانیشتنەکان زۆر دوورترە خەنەوەن ئێمە بیرمانە چی ئاکسیۆس کە شەوەوتی عەلی لاریجانی هەوڵێک هەیە بۆ لێک نزیک بوونەوە و گفتوگۆکردن کە ئیسرائیل علی لاریجانی کوژ هاتە سەر تەلەڤیزیۆنی 150 میلیۆن دلارەکەشمان ناوێ کە ئێوە خەڵاتان دانابوو بۆ کوشتنەکەی بۆ لەبەرەوەی ئێوێ بە هەم خیتابەکەی ترامپی ژەناو خۆیان گۆشەگیرکە و ئێرانیەکانی زیاتر تەحریب کا بۆ درێژەدان و ئیدامەدان بە شەڕەکە لەبەرەوە خواستی ئیسرائیل ئێمە خواستی لایەنەکان خواستی ئیسرائیل درێژەدانە بە جەنگ خواستی کەندا و بە تایبەتی سعودی و ئیمارات درێژەدانە بە جەنگ خواستی ئێران تا ئەم دقەیە بە وازەحی ئێران ڕاستە وەکو خیتاب وەکو دروشم باسی درێژەدان بە جەنگەکە باسی ئەوواکە گەروی هورمزی ناوناوە گەروی ئوحودکاکە لەسەر میدیای خۆی باسی ئەوواکە ئەم گەروە بەرنایین واستان لێنایانین و ئەم قسانە بەڵام ئێرانیەکان لەوە عاقڵترن لەدا لە هیچ کاتێک کەناڵی دیبلۆماسی و دانوستان داناخەن کە بەلووتیان پاکستان چۆنەڕی پێشنیارەکەی پاکستانی ڕەت کردەوە محەممەد جاوازەری یەکسەر تویتێکی کردوتی پاکستان وڵاتێکی جوامێرە وڵاتێکی ڕەشیدە هیچ کاتێکی دەستمانە ناوبڕی پاکستان خۆش بێ ناوبڕێکمان هەیە دوای دێمەوە خزمەتە سوپاسان دەکەم بەڵێوینەرانی بەڕێست ناوبڕێک و سەری کاژمێر دێنەوە خزمەتە بەڕێزان بەردەوام لەگەڵتانی درێژە بە بەرنامەکەمان بدەین لەسەر جەنگ و لێکردەکانی کاکەتوان شتێکت ماوە لەسەر ئەتۆمی ئێران چی بەسەر دێوە و هێرشانی کە کراوەتە سەری زیانی بەرکەوت و ێزگە ئەتۆمیەکانی ئێران یاخود ئەو ڕێکەوتنێش کە پێشترکرا بە 2015 زۆر باشتر بوو لەو ڕێکەوتنێکی ئێستا ترامپ دەیەوێت کارەخنەی لێ دەگرت بەڵێ خۆی پێش شەڕەکە ئەو چەند خولە دانوستانە کە کرابوو لە گەڕی سێمە ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی بەریتانیا بەشدار بوو هەروەکو بوسەعیدی لە وەزیری دەرەوەی عومان لە چاوپێکەوتنەکەی وتی هەموو ئەوەی کە ئەمریکا ئەوێ بانگەشەی بۆ کە لە ڕێکەوتنەوە توانێت بەدەستی بێنێت چونکە ئێرانیەکان ڕازی بوون بە 2 سێشت یەکەم ڕازی بوون بە یۆرانیۆمی بیتێنراوی 0 بیگەنە 0 دومینیان ئەو 440 کیلۆ یۆرانیۆمە لە 160 بیتێنراوە پرۆسەیەکی پێڵێن ڕقیق سازی واتە تۆ دووبارە کێروی لە 160ەکەی تۆ بۆ 0 دووبارە تێکەڵ یەکەی تۆ مەسەر لایەنێکی تەکنیکی خۆیەتی پەیوەندی بەلایەنە بەو بواری فیزیا ئەو هەیە ئەو پێش جەنگەکە ئەمە پێش جەنگەکە سێمینیان ئێرانیەکان پێیان وا بوو ئەم حکومەتەی دۆناڵد ترامپ حکومەتێکی بازرگانە کاسبە حەزی بە کۆنتراکتە و بێتە سەر تەلەڤیزۆن بڵێ ئەوم کردووە و دەستکەوتەمە بۆ ئابووری ئەمریکا چکەم بینیمان لە وتارەکەی کۆنگرەیە لە نرخی مریشک و هێلکە و هەموو ئەمانەی باس کرد چی کردووە و کاتی خۆی هێلکە بەچەند بۆ ئێستا گەشتوتە ئەوە و تەندروستی ئەو نەچۆتە پێشەوە بەنزیر مێناوەتە خوارەوە ئەویز ئەو چەکێکی سەرکەوتنی کەی باتێ بەلایەوە گرنگ بوو لە کاتی دانوستانەکە ئەمایان هێنا بۆ ناوە بە دۆناڵد ترامپ پیاوتە بوو
مەقسەی من نییە ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی بریتانیا عێراقچی لە واشنگتن پۆست و تارێکی نووسی کە ئێمە ئەتوانین ئێمە تریلیۆنێک دلار موزعی و زمانەی با ئەمریکاش با ئەمریکا با ئەمریکەکان بێن و بەرهێنان بکەن ینی ئەم سێ پێشنیاریان بۆ ئەمریکا خست بۆ ڕوو لە ڕووی یۆرانەوە پیتەنراوەکە لە ڕووی گەاندنی پیتاندنی یۆرانیوم بە چاستێکا بکرێ سێمینیشان ئەوەیە کە ڕێگەبن بە ئەمریکەکان و بەرهێنانێکی گەورە بکە لە ئێرانە ئێستا پرسیارە هەمیشەیش بێشتەکە ڕێکەوتنی 2015 بۆ تا 2031 بوو بەس ئەم بۆ هەمیشەیی بوو ئێستاکە گرفتیەک هاتوۆتە پێش ئایا ئەمریکەکان ئەیانەوێت لەگەڵ ئێرانە بگەنە چ جۆرێک لەوەی کە پێوتێ لمتەکەی سەقفەکەی سەقفی ڕێکەوتنەکەیانەوێت چ جۆرێ بێت زیاتر بێت لەوەی کە لەم دانوستانەیە پێکەوە لەسەری قسە کراوەوەی کە ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی بەریتانیا باسیەکە لەم قسێ خاڵە زیاتر بێت ئەمە زۆر ئەستەمەبوون ئێران قبوڵین ئەمە زۆر ئەستەمە لەمە کەمتر بێت شکستە بێ بۆ دۆناڵد ترامپ لەبەرەوەی ئەو بە ئاشتی ئامادە بووە ئەم سێ خاڵە لەسەگەڵ تا ڕێبکەوێ یۆرانیومی سفرکردنەوەی ئەوەشی کە هەیەی لەگەڵ پرۆسەیەکی ئابووری و بەرهێنان ترامپ تەبیعەتێکی هەیە بە ئارەزوی خۆی قسە ئاکاوە ئەوەشی بنکە جەماوەریەکەیتی بڕوان پێکە بڕوای پێەکەن هەمویان ئەوەنە لەگەڵیان لەبەرەوە ئەتوانێت خۆشی پێی وایە باشترین فرۆشیارە باشترین ئینگلیزە لە سێڵزمانە ئەتوانێت شکست بگۆڕێ بە سەرکەوتن بەڵام ئێسەیەک لەو ئەوانەی کە بووە بە گرفت بۆ دۆناڵد ترامپ مەسەلەی ڕێوایەتی جەنگە ئێمە چەند جاریش باسی ڕێوایەتی جەنگ ماکرۆ گوتاری جەنگ جاری وا هەیە لە خودی جەنگەکە گرنگترە تەماشاکە ئەمریکا خۆی قبولی کرد لە ڤێتناما شکستیان خوارد بەڵام لەبەرەوەی هەیبەتی ئەمریکا ئەوەی کە پێوتێ هەیبەتی ئەمریکا دەسەڵاتە نەرمەکەی ئەمریکا شکست نەخوا چون فیلمی ڕامبۆیان دروست کرد سێ جزئیان لێ دروست کرد وی هەیبەتێکی ئەمریکای پیشانی تۆدا ئەم فیلمە وەکو دەسەڵاتی نەرمی ئەمریکا زۆر لەوە گەورەتر بوو لەو شکستەی کە لە مەیدانی جەنگا بەدەستی هێنا وانیا ئێستا ئەم جەنگە گرفتێکی ئێمە مەساوشار گوتاری جەنگی لە دۆناڵد ترامپ سێنراوەت چۆن لی سنراوەوە ئەو نییە من هەر شتێکەکە هەموو ڕۆژ ئەومان سەرکەوتین ئۆپەراسیۆنێکی گوتارەکە لە ناوخۆی ئەمریکا تووشی گرفت ناوخۆی ئەمریکا بڵێ من یەک شتی ئیزافاکەم ترامپ زۆر ڕقی لە ئۆباما بوو ترامپ بەرهەمی ئەو قەیرانە داراییە بۆ زۆر جارە و پرسیارەکری خەڵکی ئەڵمانیا شوێنی فکر و فەلسەفە و میلەتێکی زۆر پێشکەوتوو بوون هتلێری چۆن بوو بەهینیان ڕاوێژکار و ڕابەری ئەڵمانیا قەیرانی دارایی ئەو مەرجە خراپانی سەپێنرا بەسەریا لە ڤێرسای هەتا دوای ترامپ ڕەنگدانەوەی ئەمەیە کۆمەڵگەی ئەمریکی سەبۆنەتۆ لە پێنە هەیە لە فەڕەنسا ئۆربانە هەیە لە هەنگاری ئەمانە بەرەو ڕاستەوی ڕۆشتوون بکو بۆ نمونە ئیسرائیلەکان لەناو ئێمە شەهەندی ڕاستڕۆ پیا بووە تا تاریخی کوردیان دۆزیوەتەوە یعنی پێیان وایە هەرچ کەسێ بکوژرێ بە خازانشی کوردە بیرکردنەوەکان نالۆژی هەیە ئێران لەو ڕۆژانەیە جواد زەریف لە گروپێک چاتێکا لە واتساب نامین جۆ پرسیان لێکرۆ جوابی یاوە تۆ دزەی پێکرا کۆمەڵی شتی نووسیوەڵێ من پێش ئەم جەنگە بە سەرکردایەتی ئێرانم وتووە ڕابەرم وتووە نامم بۆ نامین بە هەندێک سەرکەوتنی ڕەمزی بین بە ترامپ ڕێ لە شەڕ بکەی ئەڵێ بڕیارەکەیان نابوو بەس تا شەڕ دەست پێکرد وەڵامیان نەیانەوە ترامپ لە ڕقی ئۆباما ئەو ڕێکەوتنامەی هەڵوەشانەوە لە ڕق ئێران بەهاتایە ناوی بنایە ڕێکەوتنامی ترامپ دێڵ دوو خاڵی بۆ زیاد کردایە یەکیان ئەوەی کە ماوەکەی درێژ کردایەتەوە بۆ نە لە جیاتی 15 ساڵ 20 ساڵ 30 ساڵ یا کووکو ئێستا کە ڕازی بوون پێش ئەم جەنگی ئەم کۆتاییە 28 بۆ نەبوو ماوەیەکی زیاتر بووایە ترامپ ڕازیە بوو بەوە بەس لە داهاتووە دەرەکەوێت موساد ئیسرائیل چەند ئۆپەراسیۆنی کردووە گەورەترین ئۆپەراسیۆنی هەڵخەڵاتانی تاریخی ئیسرائیل دژی ترامپ بووە ئەم جەنگە خەڵەتاندیان خۆڵیان کردە چاوی معلوماتی هەڵەیان نایە وای پیشان نابوو ترامپ خۆی زۆر بە کەسێکی میمەزە خۆی بەراورد دەگەڕێ مەسیحەنەجا خۆی بەراورد لینکن کوشتیان ئەڵێ کەس بەقەت لینکنیش بەقەت من غەدری لێ نەکراوە ئەبراهام لینکن سەرۆکی ئەمریکا تیرۆر کرا سوپای ئەمریکان سوپای ئەمریکا هەر هەبووە چونکە لەوێ چەکێک کە دروست دەکرێت 10 ساڵی پێچێت تا دروست دەکرێت بە گرێ بەست و بەزۆشت ئەم کابرایە هەموو دەروونناسەکان ئەڵێن ئێمە دەروونناس نین نینە کەسێکی زۆر نەرگسی ئەوەیە بەمانایەکی تر ئەم جۆرە سەرکردانە کە ئەم شەڕانە ئەکەن باشە ئەمەی کاکەتوان مهمەکەی لە چیە قسە گرنگەکەی لە چیە
ترامپ هەر شتێکی دەست پێ کردووە ڕوتی ڕووداوەکان لای خۆی بوو ئێستا ئەمەی کە ڕۆژانە قسە ئەکا و تووڕێی ئەنوێنێ هی ئەوەیە کە ڕوتی ڕووداوەکان بۆ چونکە شەڕەتوانێت لایەک دەست پێ بکە بەس هاشتی پێویستی بە دوو لایە بۆیە من ئەڵێم گەشتوتە ئەو خاڵی حساس هەستیارە کە ئێران ئەبێت بێت بڵێ کاکەچان من شتەکانم بەدەستێناوە بە تایبەتی ئەگەر موجتەبا خامنەی دەرفەتێکی وا بە خەڵکی ئێرانیش ئەوانشی لایەنگەری حکوومەتن و توندەکانن قبوڵێکن بۆ چونکە ئەڵێ ئەمە جگەلەوەی بۆ بەڕابێ ئێستا وەلی فەقیه و باوکی خۆی عایلەی خۆی مناڵی خۆی کە سوکاری خۆی تیاچووە کە ئەو ئامادە بێت لە پێناوی ئێرانە چاکسە هین بکات ڕێکەوتن بکە ئەی کات چونکە ئەم شتە دژی ئێران کۆتایی نایە بەم شاوە ئاڵنگاری گەورەی ئێران دوای شەڕ دەست پێکە ئاڵنگاری ئابووری ئاڵنگاری ئازادی ناوئینی بۆیە دەرفەتە لە دوای جەنگەوە هەموو سەرکردەکان ئەتوانن گۆڕانکاری ناو خۆیش بکەن چکە شەرعیەتی ئەوەیان پێ دوێنێ پێرێشە و فونکە پێشتانە بڕم جۆکیند ئەوەی ڕاوێژکاری سەرۆکی پێشووی دەستگای ڕوبەرەبوونەوەی تیرۆرەوەی دەستی لە کار کێشایەوە تاکر کارسۆن چاپێکەوتنیشی لەگەڵا کردووە دووسێ قساکە زۆر گرینگە یەکەم یانەڵێت ترامپ لە قۆناغ کە ئەتوانێت لەگەڵ ئێرانیەکانە بۆ نزیک بوونەوە ئەتوانێت ڕێککەوتن بکە بە یەک مەرج بتوانێت ئیسرائیل کۆنتڕۆڵ بکە پێیان بڵێ نا بتوانێت ئیسرائیل کۆنتڕۆڵ بکە جا ئەو مەقسی لە کۆنتڕۆڵکردن مەقسی لەوە نییە ینی بێت و لە ئیسرائیل بە نا ئیسرائیل ئەو پلانەی کە هەیەی بۆ داهاتوو بۆ 20 ساڵی داهاتووی نیل تا فرات و کشاندنی ئیسرائیل وە شتە خەیاڵیانە ئەمریکا کۆنتڕۆڵیکان نەک ئێران هەڵێ ئەو کاتە ڕیوایەتێکی سەرکەوتنی گەورە هەم بۆ دۆناڵد ترامپ دروستە بێ لە جیهانە چونکە ئێستا بزوتنەوەیکی دژەجوو لە جیهانە دەستی پێکردو شتێکی سەیرە ئەو ئەوروپا و ئەمریکایی کە بۆ خۆی لۆبیکان لە ناو خودی ئیسرائیل و دەرەوەی ئیسرائیل پیاوەکان لیبراڵەکان هەمویان ڕۆشتون ئەڵێن ئەم حکوومەتی ناتەنیاهو کۆتایی بە دەوڵەت ئیسرائیلی هەیە بەمنەوە ئێستا جۆچیت ئەم نەخشەڕەیی خسۆتە بەردەسی نەخشەڕەیەکی زۆر سەیرە ینی کەسەری شەکەی زۆر منطقی ئەڵێ ئەگەر بێت و ئەمریکا بتوانێت ئیسرائیل کۆنتڕۆڵ کە بۆ ئێران زۆر ئاسانە لەگەڵ ئەمریکای ڕێبکەوێت و بۆ ئەمریکاش سەرکەوتنێکی گەورەی ئەمە قسەی جۆچینتە باشە کاکتور بابینی سەر دۆناڵد ترامپ و کورت وڵای سەکانی گەشتێک شتە بێ باسی ئەو نارنیچەکە چییە کە دەڵێ لیان تووڕەم و ئەوە من لای منە ئەگەر ئیزافێکی شتێ وڵای ئیزافەتەن بۆ قسەی بەڕێزان تەڵەن ئەوە تەواوە کە لە ئاخر دانوستانە ئێرانەکان ڕازی بوون لەسەر سفرکردنەوەی یۆرانیۆم تەنانەت ئێمە وتوانە ئێمە بەپێی معلوماتەکان وتوانە ئێمە فتوای ڕێبەرمانەیە کە چەکی ئەتۆمی حرامە و تەنانەت ئەم فتوایە بینە پەرلەمان ئەکەین بە یاساش کە بە یاسا قەدەغە لە دروستکردنی چەکی ئەتۆمیەکەین بەڵام ئەو جۆرە لە جۆرەکان ترامپیان تەطمیع کردبوو کە کەسایی ترامپیان خوێندبووە بەڵام لەوە نیان پێکاوە کە ڕەگەزە ئیسرائیلەکەی کەسایی ترامپیان دەبیر کردبوو چکەوەی کە دوازە ئەم شەڕلیزان ئیسرائیل بوو وەزیری خارجی خۆی وتی ئێمە نەچوینە ئیسرائیل شەڕێکی هەر دەکرد قسەی کاکەتوان و تیجارەکانی ترکە بە بایدن و ئۆباما و بوشێوت یان بۆت نییە قسەکە لەوەیە کە ئەگەر شەڕەکە ڕاگیرێ و درێژەی نابێ هەڵ نایەت و ئەگەر ئەمریکا ترامپ توانێت ئیسرائیل کۆنتڕۆل کێشەکەوەیە کە تا ئێستا ئیسرائیل ترامپی کۆنتڕۆل کردبوو کە شەڕەکە گەشتۆ بە ئێستا بۆیە بین کاتێک کە ئەگەری ڕێکەوتن هەیە کە سیاتەکان دەکوژێ یاخود فرسە دێنێەوە زەربە ئەوە شوێنێ بووی کە دووبارە شەڕەکە تەسعید کاتەوە سەبارەت بە کورت بەڵێ سەی زۆر دەکەم وزم پێش ئێستا قسەی کە دەڵێ کوردەکانم خۆش دەوێ و دەڵێ و پێشنیازکردنەوەی هەرێم بڕوا بنەوتی عێراق لە ڕێی هەرێمەوە بەڵێ طبعا دۆناڵد ترامپ ینی قسەکانی هەڵشانداکانی زۆر فیوە دیارە ینی دکتۆر کاکتۆر ناڕاستی زۆر لە خولی یەکەمان واشنگتن پۆست بەشی ئینیان هەبوو وایانە بژار ئایا چێکینگ یعنی قسەیەکە کاتێک ڕاستە یان نا هەر وازیان لێ ئەمەنە درۆ کرد یانی چکە سەبۆ منە چەندێک ئەڵێ لەگەڵ ئێران دانوستانە لە کاتێکە وجودی نەبوو ئێستا وجودی هەیە چکە ئێران ئەڵێ بەڵێ ئێمە لە گفتوگووە طبعا بەڵام ئەوەی لەسەر کوردی درۆیە بەڵێ ینی ئەوەی لەسەر کراوە زانی چیە ومێدی لەسەر هەڵ ناچندێ چکە ئەمڕۆ قسەیەکە سبێنی قسێکی دیکەکە هەر دۆناڵد ترامپ بوو کە لە با بڵێن گڵۆپی سۆزی بۆ تورکیا هەڵکرد هات لە ئەفرین و ئەو ناوچانی ئەیگرت هەر دۆناڵد ترامپ بوو کە دکتۆر زۆر مەترسیدارە چونکە حکوومەتی ئێران ئەیوت ئەمانی خۆپیشاندانیان کردووە تیرۆریست بوون ئیسرائیل و ئەمریکا چەکیان پیاوە لەسەر ئەم لە بەیانی کەس ناتوانێت لە ئێران ناڕزایی لەسەر خۆپیشاندانەکان تەمان ترامپ بەڵێت چەکمان نردووە بۆ خۆپیشاندانەکان بەدەستیان نەگەشتووە بەڵام ناڵێت دایەتی بەچیە
لای خۆی هێشتوێتەوە کوردەکانەوە بەڵام ئەخزانی چیە بەزنی گوت کوردی باشوورە ئەزانی چیە بۆ نمونە لە ڕابردووە ئەوەی بەڵام ئەمڕۆ کە قسەی کرد ناوی کوردی نێنە ینی پێشە وتارەکەی لە ئینەشی لە دوانیان دێوە گرت کاڵە نردومان بەز ناوی کوردی نێنە بەڵام کە پیاوەت تەواو نییە بەڵام هەموو هێزە کوردیەکان ڕەتیان کردو کە چیان گرتی بێ بەڵام ئەمە چیمان پێڵێ ئەوەی کە شاوتی کە پێشتر باڵێن ئێران دەوی کە ئەمانە دەستیان لە پشتەوەیە ئێستانی سا ترامپ یاکتابە کە ئەو چەشی نردوو بۆ خۆپشاندەرەکان بەڵام بەدەستیان نەگەشتەوە لە لایەکیەوە یەکی لە شارزانی کارباریان قسەی چێکی لە مای تەقەن دڕۆژ پێشەسە کە ئەڵێ لە کاتی خۆپشاندانەکانی کۆتایی ساڵی 2025 سەرەتای 26 ئەم ساڵ باڵێن کۆمەڵێک بازرگان و خاوەنکار هەبوون کە هاوکاری کراون کە یاخود بڵین ڕێنمایی کراون کە جۆرەجگان هەڵاوسان دروستکەن کێشەی ئابووری دروستکەن و تەنانەت لە پایتەختی یەکی لە وڵاتانی خلیجەوە غورفەی عەمەلیات دروست کراوە بۆ ڕابەرایەتکردنی ئەو خۆپشاندانە وەزیری خەزانەی ئەمریکا وەزیری خەزانەی ئەمریکا دانیبرانە کاڵێ پلانمان داناوە بۆ لێدان لە بەهای دراوی ئێران کەواتە ئەمە ئەوە پشتڕاستکە کە ئەو خۆپشاندان چکە ئێران وڵاتێکە بە درێژایی مێژووی خۆی ئەتوانین بڵێن ناو بەناو بەردەوام خۆپشاندانی تیادا هەبووە بە تایبەت بازار کاریگەری گەورەی ئەوە لە شۆڕشی مەشروتە ئەوە لە شۆڕشی توتن پێشتر ئەوە لە سەردەمی مصەدەق ئەوە لە شۆڕشی گەلانی ئێران کە دوای سەرنجامەکەی بە کۆماری ئیسلامی ئێران شکایەوە و لە سەردەمی کۆماری ئیسلامی ئێراندا بەڵام بەردەوام هەمیشە خۆپشاندەری ئێرانی پەنای بۆ کاری تونوتیژی نەبردووە با بڵێ ممتلەکاتی دەوڵەتی بەیخۆی زانی ترامپ ئەم قسەی ترامپ کێشە بۆ کورد دروست ناکە جاچ کوردی هێرە بێ کوردی ڕۆژهەڵات بێ کە بڵێەوە چەکیان بۆ ناردون و کێشەکانی تۆ دەدوانێت بڵێشیان پڕۆ بۆ دەوی باجەکەش بڵێ بەس وەکتووەکوت ئەمڕۆ ناوی کوردی نێنە لەو لە دوانی پێش وتارەکەی بەڵام تو ئەبێ بە بەڵگە بیسەلمێنی پێیدراوە هاچەکان هاتوون چێ بردوێتی وانە بۆ ینی سەرۆکیەکێتی و پارتیش ترسیانێنیش پێ ناوڕۆکی پەیوەندی تەلەفۆنێکە بڵاوکاتەوە دۆناڵد ترامپ قسەکانیان لەبارەی ئێران لایانی کوردی خۆیان دەزیان بە بەشێکی کرد دۆناڵد نەبوون زۆر بەڵام ئەوەیە کە ببنە ئەمریکا با بڵین ڕاستە بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان پاڵپشتی بووە و لەگەڵ مانەوەی هەرێمی کوردستانە بەڵام چێت لە چوارچەوەی عێراقا بەڵام بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بێگومان لە سەرەتای ویستیان کە ئیسرائیل بەتایبەتی و ئەمریکا ویستیان هانی هێزەکانی ڕۆژهەڵات بن کە با بڵێن ڕاپەڕن و بستنە ناو ئێرانەوە بەڵام تر هەردوو مەرجەکە ئەنی دەرفەتی ناو نەڕەخساوە بەشێ لە هێزەکانیش بەڕاستی بڵامیان کردەوە پلانەکە ئیسرائیل بەڵێ بەشێ لە هێزەکانی ڕاستی متمانیان بەوە نەبووە کە بۆ ئەمریکا پشتیان تێنەکە لە ڕابردووە ئەزمونێکە هەیە بۆ منە لە نەوەتوێ شیعەکانی عێراق چۆن دوێنی ڕۆژئاوا دوێنێ ئەوەی پێرە لە عەفرین پرۆژی ترامپ جیاوازە لە پرۆژی ئەمریکا و پرۆژی ترامپ فیدراڵەتی تێدا نیە مرکزیەتی تێدایە لەگەڵ دەوڵەتی بەهێز مامەڵ دەکە لەگەڵ نەتەوەی بێدەوڵەت ماوەڵە ناکە ئەوی دەخوێنێتەوە پرۆژەکەی خۆی ترامپ وەکو خۆی ئەوە دەکای خۆی تۆمبارە ینی کەنوێنەری ئەوە کە سەرجال لێتوانیدا کە هەڵێ فیدراڵی ئەزمونێکی سەرکەوتونەوە و هەڵێ سووریا وەکو عێراق لێ ناکەین بۆیە ئەو ینی ساتێکی ڕوونی نییە بەرامبەر بە کورد و بەرامبەر تەنانەت بۆ ئێرانش دەبیدای چەند باس بکەن کە ئەم شەڕی هەڵگیرسان ئامانجێکی ڕوونی نەبوو ئەو لەگەڵ مرکزیەتە بدەیت تۆمبارە بەتایبەتی لەگەڵ تورکیادا ینی هەمیشە ئەردوغان و دۆناڵد ترامپ بەڵێ ئەوە این جارێکش باسم کرد جۆن بۆڵتن لە کتێبی ژوور و داواکان دەڵێ ئەردوغان یەکێک بۆ لەو سەرکردانێک کە توانێتی بە ئاسانی لەگەڵ ترامپ با بگەنە لێک تێگەیشتن بە تەلەفۆنێک ڕێیان گۆڕی و گەشتون بە ڕێکەوتن بووە ینی ترامپ پشتی پێ نابەستێت کە ئومێدی لەسەر هەڵ ناچەندێ کە زۆر بڵین بەدەم خواسی کوردەوە بە یاخۆ پشتگی لە کورتکە بەڵام لە قۆناغی و سەدەی تاکتیکی چۆن لە ڕابردوودا بەردەوام وەکو تاکتیک هێزەکانی ناوچەکە و وڵاتانی زیرێز کوردیان بەکارهێناوە وەکو تاکتیک ئەمە بەدوور نازانێت بۆ بەرژەوەندی خۆی کە بتوانێت وەکو تاکتیکی کە پشتیوانی لە کورتکە لە قۆناغەکە کوردە ناسێت دۆناڵد ترامپ بۆ شارەزایی بێ ینی بەتاڵەتی بەڵێ بەگومان بەڵام ینی پێی وایە کورد کە شەڕشی کردو بە پشتیوانی ئەوان و هێزیان کرد هێزانی پێوەرەکانی ترامپ دوو پێوەری ئەساسیە یەکیان لەسەر بنەمای پەیوەندی شخصی هەڵسەنگاندنەکە بۆ پەیوەندی ئەمریکا لەسەر وڵاتان عادەتەن ئەمریکا استراتیژی هەیە بەرامبەر هەموو وڵاتان
سببنا لەگەڵ رووسایە لەگەڵ پوتنە خۆی پەیوەندی باشە ئێتر پێی وایە ئەمریکا شەبێ پەیوەندی بۆنەوە باش بێت لەگەڵ بۆ سەرۆکی کۆریای باکوور نامەیەکی بۆ نردو و هەندێک مجاملۆشتی کرد کەوتە وەسفی باشە بەمانایەکی تر ئەو پێی وایە کە ئەمە خۆی لە سیاسەتی نێودوڵەتیان نییە پێی وایە پەیوەندی کەسی یەکسانە بە پەیوەندی سیاسی دووهام ترامپێکی کە دەو سەرۆکانی کە لە ئەمریکا شتیوان نەبووە کە باسی سوپای ئەمریکا ئاڵێ سوپای من ئابووری من یعنی کاتی خۆی لویس پاشای فەڕەنسیەکان دەڵێ دەوڵەت من دەوڵەت منن ترامپ باوەڕی بە دامەزراوە نییە لە پرۆژی ترامپ یەک شتێوێ فیدراڵێت دەوڵەتی مرکزی دەوی لەگەڵ بەهێزەکە ماوڵە ئەو لەناو ئەمریکایە باوەڕی بە شتانە نییە باوەڕی بە قانون نییە باوەڕی بە دەسەڵات نییە جا چ دای بۆ دەرەوە ترامپ یەک شتی ئەوێ باش ئەوێت ئەمەی سووریا جۆلانی داعش نەبووە قاعدە نەبووە دوایی ئەمەی دروست نەکردووە پاری لەسەر نەبووە چوو بە ئەمریکا وت کاکەشان من لەمەولا دۆستیەوەم لە جاتی و دژمنتام دەرگای کۆشکی سپیان بۆ کردەوە و لە هەموو وتارەکانێکە قپاسێکە پرسیاری لێکەناڵە کەسێکی زۆر خۆز و بەهێز و ها ناڵم بەم نەوعی نەکات لەگەڵ ڤەنزوێلا مەدۆرۆی لابرد نەنەوتی بردووە نەمەوزوعی مخەدەرات بوو هیچ نەبوو ئافرەتێک هاتوتە شوێنی بە قسەی ترامپەکە یاخود بە قسەی ئەمریکاکە لەو شتانی کە لای ئەمریکا گرنگە چین دەرکە رووسیا دەرکە ئێران دەرکە ئەمە حوشەی پشتی منە لێرە نابێت لەم بەشەی جیهانە وڵاتانی تر کاریگەریانە ئێستا لەگەڵ عایلەی کاسترۆیە بۆ کوبا لە گفتوگۆیان کە ئێمە ئابلوقەلا بین وەرن کاکە ببن بە دۆستی ئێمە لەگەڵ ئێرانە ئەمەیەوێت ئەوێ ئێران واز لەم دژمنایەتێ بێنێ کەسێکە بێ بتوانێت تەلەفۆنی بۆ بکاو لە کاکەوە تۆ دۆستی منی خۆش تەلەفۆن لەگەڵ مستەفا خامنەی بکاگەر بەسەر ناگرێت ئەزانی هاکان فیدان شتێکی ئاشکرا کرد وتی ئێمە پێش ئەم شەڕە هەوڵێکمان هەبوو لە تورکیا دۆناڵد ترامپ سەرۆکی نەک ڕابەری ئێرانیش سەرۆکی ئێران و ئێمەش ئەردۆگان سەرۆکی تورکیا کۆکەنەوە بۆی ڕێگری لەم شەڕە بکەن ئێرانەکان نەچووبوونە ژێرباریەوە بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆی کە کاکەتوان باسی کرد مۆزوعەکە بیرکردنەوە ئایدۆلۆژیای هیچی پێ بۆ کورد دۆناڵد ترامپ ینی بۆ کوردی ڕۆژهەڵات هیچی پێ بوو کە ویستی یەکەم جار بەکاریان بێنێ دوای وتی نامەوێ بکوژرێن ئێستا دەڵێ چەکەکەیان بداوەتەوە کاک حەشیم من بەرنامەی ئیسرائیلە داگان لە 2000ەکانە بەڕێوەبەری موساد بوو باش ویکی لە وڵاتانی من زۆر ینی جێگەی ئیحتیماممە ئیسرائیلە بۆ یە شتێکشی لێرە ئەڵێن لە خۆمانەوە نایڵین 2012 ئەڵێ ئێمە ناتوانین بە شەڕ ئێران بڕۆخێنین یەک سینارێمان لە بەردەسا لە ناوە خەڵکەی هابین موساد دەمێکەیش لەسەرم بەرنامەیەەکە پێشیان وایە کورد دەتوانن بەکاربێنن بۆ چونکە تۆ لە شۆڕشی ئەیلولیا بەکاریان هێناوی لە قۆناغەکانی ترا بەکاریان هێناوی لە کاتێکا پێویستیان بە کوردی سووریا بووە هەرچەنەوەی دۆخی سووریا جیاوازە چکە سووریا بۆ خۆشی وجودی لە مەترسیا بوو لەگەڵ دەستیان هەبوو لەوەی وەجلان بگیرێ بەس لەم دوایە دژی تورکیا ئەردۆگان ئەنویست لەگەڵ پەکەکەش هاوکاری بکەن ئەتکاتە کارتێک ئەتکاتە مەقاشێک خۆی ناوێ دەسی بسووتێ ئەجینا ئێمە تەجروبەی عێراق پێمانەڵێت چۆن ئێستا ئێمە ئەڵێن ئەم شەڕش ئەدەبێ هەدەفی سیاسی بێ کورد لە عێراقا چەند جار شۆڕشی کرد جینۆساید کرا قوربانیدا هەدەفەکەت ئەو بوو خۆت بەڕێوەبەری ئەم هەدەفە سیاسیە کە 2005 لە دەستورا چەسپاوە ئەنجا تۆ سەرکەوتوو بووی پێشتر شەڕت کردووە ئازایەتیشت نواندووە ینی شۆڕشی ئەیلول بڕۆ سەری بیرەوەرەکانیان کە بە سەدام خۆی کە دەنگەکانی هەمووی تۆمار کراوە کۆبوونەوەکانی ئێستا لە یوتیوبە خەڵکەتوان جۆیە بگرن ئەڵێ 20,000 کەسمان لێ کوژراوە بەس ئامانجە سیاسەکەی نەپێکە بۆیە کورد گرفتەکە لە چیایە کاک حەشیم ئێمە دوو چەمکەیە لای ئێمە وجودی نیە یەکیان ئەمنی قەومیە هەموو نەتەوەیەک ئەمنی قەومی خۆی هەیە سەبۆنە سەرۆکوەزیرانی ئیتالیا دوێنێ ئەڵێ من ئەولەویاتم ئەمنی قەومی ئیتالیایە لەگەڵ ئێرانە گفتوگۆی کردو هاتۆتە سعودێ هاتۆتە بۆ نمونە قەتەر زلنسکی کە چۆ بۆ رووسیا محەممەد بن سەلمان ڕێکەوتنیشی لەگەڵ کردووە بۆ یارمەتی ئەمنی ڕۆبیۆ تەلەفۆنی کرد لی توڕەوە تۆ چۆرەی بەبێ ئێمە ڕێکەوتنەکەی ئەمریکا ناوێ ئەم وڵاتانە ئەوەی ئەو خۆیان بکەن بۆ کورد ئەمنی قەومیمان پێناسە نەکردووە یەنی بۆ نمونە لە ماڵێکە لە شوێنێکی سلێمانی و هەولێر چوزانم گەرمیان و شارە زۆدا کەسێکە یە دژی ئێران ئێران بەچی ئازانێم کەسە لەم ماڵای غیر پێوترێ خۆ من نایزانم کاکە تا بڵاوە بێتەوە هەواڵەکە ئەمە یەکەم دوو هەم
قازانجینەتەوەی تۆ بەرژەوەندیت لە چیایە ئێمە ئەمماوەیە هەوڵێکمان ئەوە بووە چەند قسە شوتراوە سەر و سەر چاومان بەڕەخنەکانیشەوە کە تۆ ترەمپ خۆی نازانێت چیەکە ئەو سەری لێ دیار نییە وڵاتانی کەندا و نازانن چیەکەن سەرۆکی میسر کاکە میسر وڵاتێکم ڕۆژ میسر وڵاتێکی کەم نییە سەرۆکی میسر دیڵێت تکایە جەنابی سەرۆک بەس تۆ توانیم شەڕە بوەستێنی ئەی باشە کورد بۆیە ئەبێ وریابێ لەم بابەتەیە بەس خەڵکی شە بوو لە ڕۆژ یەکەم وتیان ئەگەر بە پوختی بێم چکە کاتم کەمەوە وتیان بە کاتیەوەی کورد ڕۆژنامە نووسە بوو مامۆسای زانکۆ و شیکەرە و کورد با بچێتە ناو جەنگەکە لە هەرێمیشەوە نەک لە ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە ترەمپ بۆ کەوت ئەم هەڵەیەوە چونکە لە کۆمەڵی ئەزمموی پێشترا سەرکەوتوو بوو ئێستا ئەمڕۆ باسی ئێمە ئێرانەکە یەکسەر باسیەوەی ڤەنزوێلای کرد عەزیزی من ئێمە تەجروبەینەوە یەک زۆر باسمان کرد تەجروبەینەوە یەک دۆخەکەی هەڵۆشانەوەی ئەو سیستەمی جیهانی دوو جەمسەریە بوو ئەمریکا بەهێز بوو چەمکێک هاتە ناو بڕیاری ئەنجومەنی ئاسایش بۆ پاراستنی ئێمە لەژێر بەندی حەوتا دەرچوو چەمکێک هاتە ناوینەوە کە پێوترا بەرپرسایەتی بۆ پاراستن بە ئینگلیزیەکەی پێڵەن responsibility to protect بەمانایەکی تر لەژێر ئەم چەمکەیە بڕیارێک دەرچوو بۆ پاراستنی هاوڵە دوایی بە دیفاکتۆ کوردستان بوو بە حکوومەت خۆنە لە بڕیاری ئەنجومەنی ئاسایشە هەیە نەیشتێک سەدام کشانیەوە حکوومەت ئێستا ئەمانەی کە ئەم قسەیانە کرد پێیان وابوو ئەم دۆخەڕێک وەکوونەوە یەکە لە کاتێکە مۆزوعەکە بەتۆرە ئەمریکا لەگەڵتایە بەس نە وڵاتانی عەرەبی لەگەڵتا بێ نە تورکیا لەگەڵتا بێت دوێنێ ڕاوێژکارێکی نافەرمی حکوومەتی ئازەربایجان هەیە ئەڵێت کورد پژگیری بکرێ و شەڕی ئازەر بکە ئێمە شەچین ناوە دژی کورد شەڕ لەبەرەوە مەترسیدار بوو بۆیە کەتوان کۆمەڵێک تێبین تێگەر شتێکشت ما بوو لەسەر ڕێکەوتنەکانیان لەسەر موشک و دانوستان و لە خزمەتیان لەسەر کورد و زۆرە دانوستان و کورد و لە خزمەتیان وەڵامیش چەند تێبینێکمە کردی بە چێشتی جێورەکە هەر لەسەر ئەم وەزعیەتی هەرێمی کوردستان زای چۆنە ئێمە مجموعەی حقیقەتەیە حقیقەتی تاریخی هەموو وڵاتێک هەموو نەتەوەیەکیش لۆژیکێکی مێژووی خۆی هەیە لۆژیکی مێژووی ئێمە ئەوەیە نۆرم و بنەماکانی قاروی نێودەوڵەتی ئەو بەهانەی کە ناو سیستمی نێودەوڵەتیە هەیە بەرقەرار بێ ئەم دۆخەی ئێستا لە نێو کۆمەلگای نێودەوڵەتیە گوزارێ ئەم بێبەهابوونەی بنەماکانی یاسای نێودەوڵەتی یەکێک لە قوربانیەکانی کورد دەبێ نەتەوانەی کەشی کە لە چوارچەوە و سیاقێکی قانونی نێودەوڵەتیە تا یاسا نەیانتوانین خۆیان پێناسڵ ئەم بێبەهابوونە کە بەهانەما دوجار مەسەلەی کردن بە قوربانیکردنی نەتەوەیە یان کارەساتی ئەوەی کە پێوتێت تاوانی حربیان ڕاگواستن یان جینۆسایت ئەو گرنگی پێدانی نامێنێت ئێستا ئەوەی سەد مامۆستایی یاسای نێودەوڵەتی لە ئەمریکا راپۆرتێکیان نووسی وڵێ و قسانەی دۆناڵد ترامپێکە میزلاقی تاوانی جەنگە میزلاقی تاوانی جەنگە بەپێی قانونی نێودەوڵەتی باشە ئێمە گەلێکی منطقێکمانەیە وەکو گەلی کورد لە ڕابردووە هیچێک لەو خاڵە بەهێزانەی ئێمە هەمان بوو هەر لە بڕیاری ئەنجومەنی ئاسایشەوە بۆ دروستبوونمان هەر لەوەی کە لە ڕابردووە ئێمە هەمیشە هانامان بردو بۆ کۆمەلگای نێودەوڵەتی لەوەی کە ڕۆژنامە نووسە نێودەوڵەتیەکان هاتوون بە وڵاتی ئێمە دۆزی ئەم گەلەیان بردووە بەگوێی جیهانە چرپاندویانە یاوێنە بەگوێی میدیا جیهانیەکانە وانیا ئێمە لە ڕابردووە کۆمەڵە دۆستی زۆر گەورەمانە بووە دانیێل میتران و میسۆ میتران و ئەمانە ئێستا ئێمە لە ڕووی ئاعتیباری ئەخلاقیەوە بۆ ئێمە زۆر کارەساتە پاڵپشتی دۆزێک بکەین یا پاڵپشتی ئاراستەیەک بکەین کە خەریکە هەموو ئەو کۆڵەکانەی ناو قانونی نێودەوڵەتیەک بێ گوێرانەکە ئەمە کارەساتێکی ئەخلاقی پێشەموشت ئەمە لەو ڕۆ چونکە ئێمە خۆمان خۆت لەم شارە قانون نەمێنێ ئەوەی چەکی پێ و بەهێزە ئەوی ترەکە ئەوی ترێ بە قوربانی مامۆستا وشار ئێمە خۆمان بوونمان هاتنە بوونمان یان ئەوەی کە پێوتێ لە دایک بوونەکەمان لەو کاتەیە بووە کە بنەماکانی قانونی نێودەوڵەتی لەو پڕی بەهێزیا بوون لەو پڕی شکۆمەندیا بوون لە گەشانەوەیە بوون ئێمە بیرمان نەچێ مەسەلەی کۆڕە و کە درا بە میدیا جیهانیەکان و ڕۆژنامە نووسەکان لەسەر شاشەی تەلەڤیزۆنەکان هەموو سەرکردەکان لە ئەمریکاش و لە فەڕەنساش هاتنە سەر خەت بۆ ئەو کارەساتی کە کورد بەسەریادێ ئێستا کە ئێمە من ناڵێم باسی ئێران هەر ناکەم ئەم بێبەهابوونە تۆ داوای گریلان دەکەی وانیا سەرۆکی وڵاتێکی ئازادت بردووە بەناو نیویۆرک ئای سوڕێنی تەوانێ داوای خاچی مەسەلەن ئێرانەکەی داوای خاچی دەوڵەتێکی کاکەی کوبا خراپترین جۆری گەماروی مرۆڤاتی قسە لەسەر جاری پێشوەی کورد لە حربی عالەمی دووەم و نۆرماندی لەگەڵمان هەندێشتی زۆر بێمان ئەم بێبەهابوونەی بنەماکانی قانونی نێودەوڵەتی یەکێک لە قوربانیەکانی کورد دەبێت بەداخەوە ئێمە بەدایمە لەگەڵ ئەوەیە بین بەها ڕێسا
ئەم پرینسیپانەی یاسای نێودەوڵەتیش کۆمەندی خۆیان لە دەست نەدەن ئێمە ئەمە بە چەمچێکی جێگیر لە ئاسایشی نێتەوەی ماناوی دکتۆر باسیەکە ئێمە نەمانتوانیەوە تعریفی ئەمنی قوڵی خۆمان بکەین خلیجەکان کردویانە بەس لە دەروی خۆیان پێناسیان کرد ئێمە جارێ هەوڵتمان نییە هەوڵێکی یەکگرتومان نییە حیزبی ئەی لەگەڵ بیە زەوی تا ئاسمانیان فەرقە بۆ پێناسەکردنی ئاسایشی نێتەوەیە بۆیە ئەبینی هەموو یەکێک هەموو یەکێک لەلایەنەکانیش پەیوەندی خۆی هەیە پەیوەندی استراتیژی خۆی هەیە پەیوەندی دوورمەودای هەیە نزیک مەودای هەیە بۆیە ئێمە ناتوانین ینی کەس ئەی ناتوانێت بی تۆمەتبارکە لە دۆخێکا بیش تۆکو چۆن ناتوانێت ئەی تۆمەتبارکە بۆ لەبەرەی لە بنەڕەتەوانێ ئەوەی کاگنشیوان باسی کرد دروستکردنی دامەزراوە دروستکردنی مؤسسە ئوستاسکە ئەمە زۆر خراپە شەڕی شار بە شار و گەڕەکەکە ئێمە ئەم دامەزراوانە کە لە ڕابردووە دروست بووە لەنەوە یەکەوە هەتاوەکو ئێستا نەک نەمانتوانێت بیپارێزین بەڵکو یەک پێک بێ بەهامان کردن ئەمە مەترسیی زۆر گەورەیە وەکو ئێستا کە ناتوانین پێناسەیەکی هاوبەشمانە بێ بۆ کۆمەڵێک چەمک بۆ کۆمەڵی مەترسی کە دێتە پێشەوانێ ئەگەڕێتەوە بۆ بێبەهاکردنی ئەو دامەزراوانە کە خۆمان بەشێکی لە پرۆسی بێبەهاکردنیان کاتی خۆی چەمچێگە بوو لە ناو کوردات بە دامەزراوە دروستکەین دامەزراوە سازی عەقڵی ئەوێ پێویستی بە پیاوی گەورەشە هیچێک لەو گرفتانی ئێمە لە باشوورە هەمانە بێبەهاکردنی و دامەزراوانەیە کە هەمومان بازمان بۆ داوە هەموو هاوڵاتیەک لە کوردستان بازی ئەوەی داوە کە ڕۆژێ ڕۆژان دامەزراوە ئینشاڵڵا تا بەرنامەی داهاتوو دۆخەکە هەیە من انشاءالله دکتۆر ئەگەر جەنابی شتێکت ناوێت دوو خولەک بۆ بەڕێز لەسەر کورد بێت لەسەر شەڕەکە وڵا ئەوەی هەیە کە کورد بە درێژایی مێژوو کارتی شار بەکاراتەوە لایەن لێزەکان لایەن وڵاتانی ناوچەکەشەوە چ لە کۆماری کوردستان چ لە شۆشەوی لە وەکو لەبینی جەمسەری لە کای جەنگی ساردا و تەنانەت بۆ نمونە ئیسرائیل بۆ منە کاک مەسعود لە یەکێک لە کتێبەکانی دەڵێ ئیسرائیل ئەیتوانی کارێک بکات بەر بە ئیتفاقی جەزائیر بگرێ نییە لە شۆشی کورد هەرەس بێنێ بەڵام نەیکرد بۆ نمونە و دواتر لە کاتی جەنگی عێراق کورد چی بەسەرا نەهات ئەو کاتە هەموو وڵاتانی تر بە ئەمریکا پشتیوانی لە ڕژێمی بەعزە کرد یعنی لای کورد کیمیاباران کرا کورد ڕوبەڕووی پرۆسەکانی بەناو ئەنفال بۆ لەو کاتە هەموو وڵاتانی ئەمریکا و ئەوروپا پشتیوانی لە عێراق دەگرت دژ بە ئێران و بۆیە ئەم جارەژ ینی ئەمریکا ڕوویایکی ڕووی نەبوو بۆ ئێران ئایا ڕژەم ئەڕوخێنێ ئایا گۆڕانکاری دەکا خۆگەرە تۆ بەرنامەی ڕوندە پێشتر بەسنەوەی بۆ پێشتر بۆ منە چەندین کۆبوونەوە بکەی کۆنفرانس بەسیوە نیە بەدیلەکە چیە کورد شوێن لە ئایندێ و گۆڕانکارێنەیە چی دەبێ بۆ هیچ ڕوویایکی ڕووی نەبوو بەڵام دواتر ویستی کورد ینی وەکو کارتێک بۆ بڕژێنی خۆی بەکار بێنێ و کوردی متوانی بە ئەمریکانە بۆیە ئەوەی کە ترامپ دەویست نهاتە دی ئەگەر ئێستا دووبارە کە جارێک لەگەڵ ئێرانە ڕێکەوێتەوە بەهاماشەوە کوردە بۆ جایگە قوربانی و ئیتر وەکو مجارەکانی دیوە کارتێک بەکارهاتوو ئەوە قوربانی بەڵام ئەم جارە کورد هەنی ورتر مامەڵی کرد و دۆخکی خوێندەوە زانی کە لە بەرژەوەندیانەوە ترامپ وادێکی با بڵین ڕوون و دیار و ڕاشکاوی نییە بۆیە نەچن لە ژێرباری پلانەکانی خۆشەوە بڕە من دەکەنە دەرەوە من پێشکەشکار نامێنم بۆ مێری سەلامەتی بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان و ئینشاءالله ئاشتی بە زووی بگەڕێتەوە زۆر سپاس سپاس ببینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ